بینەرانی هێژە لە ڕۆژ تیڤیەوە لە بەرنامەیەکی نوێی پێواژۆوە ئەم کاتتان باش. جارێکتر دوای دابڕان لە دوای یەک مانگ بەداخەوە بەهۆی ئەو هێرشانەی کە کرایە سەر ڕۆژ تیڤی لەلایەن پۆلیسی بەلجیکیەوە بۆ ماوەیەک پرۆگرامەکەمان لە شێوەی پەروێدی هەفتانەی خۆیدا دابڕا بەهۆی ئەو پرۆگرامە تایبەتیانەوە بە پێی پێداویستی ڕۆژ ساعاتەکانی پرۆگرامەکان وەکو خۆی بەڕێوە نەچوو. لە سەرتاوە داوای لێبوردن لە بینەرانی هێژا دەکەین و هەوڵ دەدەین هێندەی لە دەستمان بێ هەفتانە لەگەڵ میوانانی هێژای ستۆدیۆ و میوانانێکی کە بەڕێگەی تەلەفۆن بەشداری دەکەن دانە بڕین لە ڕۆژەوی ڕۆژانەی کوردستان و جیهان و ناوچەکە. پرۆگرامی ئەم شەوی تایبەتی پێواژۆ لەسەر پرۆسی هەڵبژاردننی عێراق و هەروەها ڕاگەیاندنی ئەنجامەکانێک و خۆتان دەزانن کە لە حوتی مانگی ماردا پرۆسی هەڵبژاردننی عێراق پەرلەمانی عێراق ئەنجامدرا. ئەنجامەکان کۆمەڵێک لێکدانەوەی لەگەڵ خۆیدا هێنا کە تا ئێستاش ڕۆژەوی سەرەکیە لە ناوەندی ڕۆژەوی عێراق و بەگشتی کوردایە. دیارە ئەنجامەکان کۆمەڵێک لێکدانەوەی هێناوە لەگەڵ خۆیان کە بەڕاستی پێویستی بە ڕاوەستەکردن و پێویستی بە گفتوگۆی جدی هەیە. ناچارمان دەکا کە هەنێک بگەڕێینەوە ئامادەکاریەکان چۆن کران بۆ هەڵبژاردن، کورد چەند بە ئامادەکاریەوە چوە هەڵبژاردنەوە، ئەو ئەنجامانە چین کە لە سندوقەکانی هەڵبژاردنەوە هاتنە دەرەوە، ئەنجامەکان چ کاریگەری دەبێ بەسەر پرۆسەی سیاسی ئایندەی عێراقەوە، بە تایبەتیش ئەوەی کە زۆر گرنگە لە ڕوانگەی پرۆگرامەکەی ئێمەوە کورد لەو پرۆسەیەدا چۆن لێ هاتنە دەرەوە و چنێک ئامادەن بۆ قۆناغی داهاتوو و بە چ سیاسەتێک ڕوودەکەنە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراقدا دەیانەوێت چی بکەن. ئەڵبەتە نەک بەتەنیا ئەوە سیاسەتی کوردی بەگشتی سەبارەت بە ئەنجامەکانی دوای هەڵبژاردن چی دەبێ بەگشتی لە هەرێمەکەیەوە بە تایبەتی لە باشووری کوردستاندا بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە گرنگەی ڕۆژ دوو بەڕێز لە ستۆدیۆ لەگەڵماندا ئامادەن کە ئەوانش بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح چاودێری سیاسی زۆر بەخێربێن و هەروەها بەڕێز فواد زیندانی هەروەها چاودێری سیاسی ئەوە زۆر بەخێربێن و دەمەوێت بینەرانی هێژەش ئاگادار بکەمەوە کە لە دوو جار زیاتر بەڕێز دیار غەریب سەرۆکی گشتی پارتی چارەسەری دیموکراتی کوردستان لە پرۆگرامەکەی ئەم شەودا بە ئەوکو میوانێکی بەردەوام بە تەلەفۆن لەگەڵماندا بەشداری دەکا و بابەتەکەمان لەگەڵ بەش دەکا. بەڕێز دکتۆر ڕێبوار پێتان باش بێت ئێوە دەست پێ بکەین. ئەڵبەتە پرۆسەیەک لە عێراقا بەڕێوە چوو کە پیان زۆر کەس پێی وا بوو کە ئیدی ئەڵقەی دوایی دامەزراندنەوەی دەوڵەتی عێراق و سیستەمی عێراق دەبێ و نەخشەی سیاسی لە عێراقا دەگۆڕێ. ئێوە بۆ خۆتان دیارە لە کاتی هەڵبژاردنەکە لە کوردستان بوون لە پرۆسەکە لە نزیکەوە ئاگادار بوون. سەرەتا دەمەوێت هەڵسەنگاندنێک بکەین لەسەر ئامادەکردن بۆ ئەو پرۆسەیە چەندێک ئامادەکاریەکان بە شێوەیەکی تەندروست بەڕێوە چوون و ئێوە خۆتان چیتان بینی لەوێ؟ هەڵبەت ینی چەند ئامادەکاریەکان بەڕاستی چەند لایەنیشیە لایەنێکیانەوەی کە کوردستانە دەرەوەی ئەمجا عێراقە ئەوەی عێراق من بەڕاستی ئاگادار نیم بەڵام بۆ ئەوانەی دەرەوە بۆ ئەوانەی کوردستان ڕەنگە ئامادەکاری لە کوردستانە بە باشی کرابێت چونکە قوتابخانەکان دابەشکرا بوون بڵین کە پێڵێن نێوەندی دەنگدان دابەشکراوە بەسەر چەند قوتابخانەیەکە قوتابخانێکی 2000 یا زیاتر ئەیتوانی خەڵک دەنگ بات یعنی ئەتوانم بڵێم لە سا هەشتیشەوە کرابوونەوە بۆ دەنگدان خراپ نەبوو ینی پرۆسەیە ئەوەی کە لە ناو شاری سلێمانی مندیم لەوا چوو بە ڕێک و پێشی ڕێکخرابێ بەڵام هەڵبەت ئەوانی کە لە دەرەوە لە ناو بڵین لە هەندەران ڕێکخرابوون ئەوانە بەڕاستی ئەتوانم وەسفی بکەم بۆی کە پێی بڵێم کارە ساد بوو نەک تەنها ڕێخستن بوو ئەتوانی خۆ باسیەوانش زۆرتر بکەین کە چی ڕوویاوە چی ڕووینەوە. بەڵێ باش ئەمە لەباری ئەڵبەتە لەباری تەکنیکیەوە لەوانەیە لەباری تەکنیکیەوە زۆر قسە هەڵبگرێت کە لەوانەیە پرۆسەیەکە لە دوای خۆمان بەجێمان هێشتووە لەباری لە ڕووی سیاسیەوە دەکرێت هەڵسەنگاندنێکی چۆن بۆ پرۆسەیە بکەین لە قۆناغی ئامادەکاریەوە بگرێت هەتا ئەنجامدانی. هەڵبەت ئێستا ئەبێ کوردستان و عێراق جیا بکەینەوە بۆ لە کوردستانە هەڵبەت هێزێکی تازە هات بۆ پێشەوە کاویش گۆڕانە کە هێزێکی تازە بوو لەوە پێش لە هەڵبژاردننی عێراقا بەشداری نەکرد ڕاستە لە هەڵبژاردننی کوردستانە بەشداری کرد بوو ئەوانی هێزەکانی کە مابوون هێزە کلاسیکەکان بوو پارتی وشێتی بێکەوە کولیستی کوردستانی ئەمجا کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ یەکگرت و دوو هێزی ئەتوانی بڵێ ئەو چەند هێزا و چوار هێزە هێزی سیاسی گەورە بوون لە کوردستانەکە بەشداری هەڵبژاردنەکانیان کرد
عێراقیش وە کۆزانی کە چەند لیستێکی سەرەکی هەبوو لیست ئێوانش کە ئاشکران پێویست ناکاو بزان باسیێم کە ڕەنگە لە چوارچێوەی پرۆگرامەکان ئەمە زۆر بهێنین ئەوەی کە بڵین ئەوەی کە بەرچاو ئەبینرا هەڵبەت ئەتوانم بڵێم هەڵبژاردن هەڵمەتێکی ڕەوا نەبوو کە ئەمە شتێکی تازە نەبوو بە بۆچوونی من هەڵبژاردنەکانی پێشووتری شار هەمان ناڕەوایی ئەبینرا لە هەندێک جێگا هەندێک لیست بۆی نەبوو کە بانگەشە بۆ خۆی بکات هەندێک لیست بۆی نەبوو یا هەندێک لیست هەبوو کە هەر ئیمکانیەتی کەم بوو بۆی کە بتوانێت بانگەشە بۆ خۆی بکە هەندێک لیستی تریشە بوو ئەتوانم بڵێم لیستی کوردستانی کە پارە و هینێکی ئیمکانێتێکی زۆر زۆران لەبەردەسا بوو کە هەتوانی هەتاکو و هێزی ئاسای شوانش بەکاربهێنن بۆ بانگەشەی هەڵبژاردن یعنی ئەتوانم بڵێم ڕستەیەک ناڕەوایەکی زۆر باشە بینرا لە نێوان یان ناتەباییەکە بینرا لە نێوان لیستە سیاسی جیاوازەکانە کە حەق نییە لە هەڵبژاردنە ببینرێن. بەڵێ باش ئەڵبەتە لەسەر لەو چوارچێوێدا بەڕێز فواد ئێوە تێڕوانینتان چیایە هەڵسەنگاندنتان لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە چییە؟ بەڵێ من پێم باشە باس لەو بکەم زارە لیستی هاوپەیمانی کوردستانی 13 حزب بوون بەڵام لەو 13 حزبە غەیری هەردووک حزبی دەسەڵاتدار تەنانەت کاندیدەکانی حزبەکانی تر بۆ ماوەی 10 دقیقەش نەمان بینین لەسەر شاشەی فەزای کەناڵ ئاسمانیەکانی ئەو دوو حزب دەسەڵاتدارە کەچی پێشی دەگوترا هاوپەیمانی و لە سەرەتای هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردن دواتریش هیچ حیسابیان بۆ نەکرا و تەنانەت لە دابەشکردنی کورسیەکان هەر ڕئیسیان وەرنەگیرا هەر پرسیشان پێ نەکرا ئەوە خاڵێکی دیکە دیموکراسەتی شەڕەگولە زۆر سەردەمێکە لە هەموو دنیا باوی نەماوە کەچی لە وڵاتی ئێمە بۆ نمونە تازە بە تازە هەڵدەقوتنە سەر بارەگا و بنکەی پروپاگەندای هەڵبژاردنی لیستێکی دیکە و تەنانەت یەک لە کاندیدەکان لە شاری کەرکووک ئەوەی کە من خوێنمەوە تەقەی لێکرا لە ماوەی 20 ڕۆژ دووجار ئافرەتێک کە بە شێوەیەکی ئەکادمی لە فەڕەنسا گەڕاوەتەوە کوردستان خزمەت بکە هێرشیان کردە سەری و خەریک بە بەشی کوژن ینی ئەوە جۆرێک لە ناشارستانیت نیشان دەدا و لەوەش ناخۆشتر دەبێت بزانم ئەو یاسایی کە لە کوردستان هەیە چۆن دەڕوانێت ئەو کێشانە چۆن چارەسەری دەکا بۆ ئەوی لە هەڵبژاردننی دابێ ئەو دیموکراسیەتی شەڕەگولەی کە لە کوردستان دیارە باوی هەرماوە بنبڕی بکەین. بەڵێ باشە ئەڵبەتە پرۆسەیەک لەوێ بەڕێوە چوو ناکرێت باسی لەوە بکەین کە بەتەنیا پرۆسەیەکی سرف عێراقیە بەڕاستی پرۆسەیەک لە عێراقا بەڕێوە چوو ڕاستە لیستەکان لیستی عێراقی بوون لیستی کوردستانی بوون و مەذهبی جیاواز نەتەوەی جیاوازتیە بەشداریان کرد بەڕاستی ئایا هەڵسەنگاندنێکی سیاسی چۆن دەکرێت بۆ هەڵبژاردننی عێراق بکەین ئایا بەتەنیا هەڵبژاردنێکی سرف عێراقی بوو یان بۆعدێکی یا بڵێن ڕەهەندێکی ناوچەیی ڕەهەندێکی جیهانی هەبوو ئەو هەڵبژاردنە؟ بەڵێ من پێشەچی دەمەوێت بڵێم هەڵبژاردن کرا لە سای داگیرکەر عێراق وەک وڵات داگیر کرایە ئەو خاڵێکی دیکە زۆربەی هێزە سیاسیەکانی عێراق لە دوور لە نزیکەوە پەیوەندی ئەمریکا پەیوەندیدارن بە ئەمریکا بە ئینگلیس وایە بە ئێران وایە بە وڵاتانی دراوسێ متەئسیرن لە دوور لە نزیک و ئەوەی کە جێگەی ناخۆشیە زۆر لە هێز عێراقیەکان مەبەستم کوردستانیەکان نیە جارێ باسی عێراقیەکان دەکەم خۆیان دەچن بۆ ئێران و بۆ ئەو دەوڵەت بۆ دەستیان ڕادەکێشن دایەکەم بە شریکی عملیەکە و هەم لە کاتی پێشی هەڵبژاردنەکە و لە دوای هەڵبژاردنەکە ئێستا بە هەمان شێوە دەبینین کە حکوومەتی عێراقی خەریکە لە تاران تشکیل دەکرێت بۆ نمونە ئەوە دەیسەلمێنێت کە دەوڵەتەکان هەتا چەند دەستیان هەیە لە ناو عێراق. بەڵێ ئەڵبەتە باسی ئەوە دەکەین کە لە قۆناغی دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکە دەمانوێت سەرەتا لە قۆناغی هەڵبژاردنە یا قۆناغی ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنە و هەروەها خودی بەڕێوەچوونی پرۆسەکە چەندێک کورد بە ئامادەکاریەوە چوو ئەو هەڵبژاردنەوە ئایا بەڕاستی سیاسەتی کوردی لە چوونی بۆ هەڵبژاردنە چی بوو؟ من ینی بەڕاستی وەکو ئەگەر ساوکو چاودێرێکی سیاسی قسە بکەم من بە قەناعەتی خۆم سیاسەتێکی کوردیت یا بڵێم کوردستانی سیاستێکی کوردستانی نەدی یان وەکو ئینگلیزەڵێ لەسەری نەیام کە بڵێم دەستی بخەمە سەوڵمە سیاستێکی کوردستانیە ڕاستە هەندێک شت باسەکرا لەوانەی تر گەندەڵیە بۆ نمونە ناوچە دابڕاوەکانە یان ناوچە داگیرکراوەکانە بودجەیە کێشەی پێشمەرگەیە ئەمانە کۆمەڵێک پرسی هەڵواسراون کە وەکو بەداخەوە یعنی وەکو شتێکی قێزەوەنی لێهاتووە بۆ بە چەند دروشمێکی بێمانە کە هیچ مادەیەکی لە ناوان نییە یعنی
من ئەوم نەدی ینی بڵێم لیستێکی سیاسی کوردستانی ئیتر هەچ کامێکیان بێت بڵێ ئێمە پرۆگرامێکمان هەیە ئەمە پرۆگرامی ئێمەیە بۆ نموناگە بچینە بەغا ئێمە ئەم کارمانە بێ ئەم پرۆگرامە جێبەجێ بکەین ینی مانیفێستشیانە بێ نەخێر بەڵکو کۆمەڵێک دروشم بوو هەندێک کەس لە تەلەڤیزۆنا قسەیە کرد سیاستێک نەبوو کە تۆ بگری بەدەستەوە بڵێ ئەم لیستە ئەچێتە بەغا بۆ نمە لیستی کوردستان یا لیستی گۆڕان یان ئیسلامیەکان بڵێ ئەمە پرۆگرامی ئەمە وەکو لە ئەوروپای بینیت بۆ نمونە ئێمە لەسەر ناوچەدا بڕاوەکان سیاستمان وا بێت مادەی سەوسل بەمنەوە ئاڵوگۆڕ پێەکەین بودجە واحلەکەین پەیوەندی نێوەند و هەرێم بەم جۆرە ڕێگەخەین بۆ نمونە ئێمە لەگەڵ دەرەوە بەم جۆرە مەعامەلاکەین من ئەوەم نەدی لەبەرەوە بە بۆچوونی من سیاستێک نەبوو کە پێی بۆ چێ سیاستێکی کوردستانی کە گەلی کوردستان یانەتەوەی کوردستان لەو ناوچەیە بەرزی بنرخێنێ بڵێ ئێمە کار بۆ ئەوواکەین من شتێکی وام نەدی هۆکارەکەی بە چیەوە دەبەستنەوە ئایا زۆر جار ڕەخنە دەکرێت گلەیی دەکرێت سکاڵا دەکرێت خەڵک بێزاری نیشان دەدا وەختێک لە بەرپرسانی هەرێمی کوردستانیش پرسیار دەکرێت بە ئەوەی هەمیشە دەڵێن غەدرمان لێکراوە لە بەغا غەدرمان لێکرا لەبەر ئەوەی یاسای هەڵبژاردن بە پێی داخوازەکانی ئێمە گەڵاڵە نەکرا دابشکردنی کورسەکان بە پێی داخوازی ئێمە نەبوو بە پێی زیادبوونی دانیشتوان نەبوو و کۆمەڵێک فاکتەر دێنە پێشەوە کە ئەمانە فاکتەری سەرەکی بوون لەوەی کە کورد یا بۆ نمونە دەکرێت بێتە بیانوێک بۆ ئەوەی کە کورد سیاستێکی ڕوونی نەبێت لە بەرامبەر بە داخوازەکانی خۆی بە بۆچوونی منەوە پاسەواری بە تایبەتیتان بڵێم لیستی کوردستانی چونکە ئەوان بە دەرەجە یەکەم پێشتر بەردایان تەنها لە ساسەی دەنگی کوردستانیان هەبووە لە بەغا ینی لیستی کوردستانی یان بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو گەمەیە بکە بڵێ ئێمە دژی حکوومەتی بەغایم لە حکوومەتی بەغا زۆڵمان لێکراوە سوگە حکوومەتی بەغا کە دامەزراوە دوو قاچی هەبووە قاچێکی کورد بووە قاچێکی شیعە بووە پێشەوەی حکوومەتیشدا بمەزیە پێش دەستور ڕێکەوتنیەکەیە لە بینی شیعەکان و لیستی ئەوەی ئێستا پێوەتی لیستی کوردستانی سونەی تیانە بوو تەنها ئەم دوو لایەنە کە ئەمریکا عێراقی داچی لە 2023 ئەو حکوومەتە کورد و شیعە دایمەزرانەوە کورد بەشێکە لەسەر لەو حکوومەتە کورد سەرک کۆماری هەیە وەزیری دەرەوەی هەیە 6 وەزیری کەشی هەیە جێگری سەرک وەزیران هەر کورد بووە کورد لە هەموو جمگەیەکی حکوومەتی بەغا هەیە کورد ناتوانێت مەبەستم لێرا کورد پارتیوشێتی ناتوان ئەو چیرۆکە بە کورد فرۆشنەوە کە بڵێن ئێمە لە بەغا زوڵمان لێک باشە ئەو هەموو موقعیەتە گرنگە هەبووە لە دەستی کووردا بوو بۆ دوای ئەو هەموو ساڵە لە ساڵی 2023 و کۆمەڵێک کێشەی هەڵپەسێردراو هەیە هەتا ئێسەش چارەسەر نەکراوە یەک هەنگاویش نەچوتە پێشەوە بە پێچەوانەوە هەر دەچێ جۆرێک لە پاشەکشە هەیە من ئێتە بە هەڵبەتەوە هەوە پرسیارە بۆ پارتیوێشەتی بەڕاستی بە من حەز دەکەم ینی من تێڕوانینی خۆم بەم لەسەرەوە کێشێ لەبەرەوەی کە پارتیوێشەتی لەبەرەوەی کە سیاسەتێکی بەتاڵیانەیە بە زمانێکی ساکار بڵم سیاسەتێکی بۆشیانەیە ئەو سیاسەتە هیچ هینێکی تیان نییە کە بتوانێت خەڵک بەلای خۆیان ڕابکێشێت لەبەرەوە پێویستیان بەوەیە کە خەڵک دەوری خۆیان یا خەڵک مەبەستم کەلی کوردستانە لە دەوری خۆیان کۆبکەنەوە بۆ ئەوەی کە هەڵبژێرنەوە بۆی بمێنەوە لە دەسەڵاتە ئەو خەڵکش دەوری خۆ چۆن خڕەکەیتەوە بۆی کە دوژمنێکی دەرەکی دروست دامەزرێنی دوژمن دەرەکیەکەش کێیە حکوومەتی بەغایە ئەمان لە بەغا غەدریان لێکراوە ئەمان حکوومەتی بەغا مادەی 140 جێبەجێ ناکە و ناوچە دابڕاوەکان نانێتەوە سەر کوردستان حکوومەتی بەغا هەموو ساڵێک کێشەی بودجەی هەیە ئەمە کۆمەڵێ پرسن کە بەڕاستی چەند حکوومەتی بەغا تاوانبارە ئەمەش حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە بەرامبەری ئەگەر نمونەیەکی بێنمەوە جێبەجێکردنی مادەی 140 تەنها لەسەر شانی حکوومەتی بەغا نیە حکوومەتی کوردستان ئەیتوانی پلانێکی بۆ دابنیە داوا لە حکوومەتی بەغا بکا بڵێ نەک داوای لێ بکە خۆی لە هەموو وەگوتم لە هەموو جمگەیەکی حکوومەتی بەغایە بڵێ لەوەنگە ئەو هەنگاوە جێبەجێکرێ لەوەنگە ئەو هەنگاوە جێبەجێکرێ بەڵام ئەوانە هیچی نەکراوە هەرێ هێنەوە مادەی 140 جێبەجێکەین و جێبەجێ ناکەین یعنی نەک خۆیان حەق عەرەبیش تاقەتی لەو حکایەتە چوبێ بەڕاستی بەڵێ بەڕێز فواد ئێوەش لەگەڵەوەیان کە لایەنە کوردیەکان سیاستێکی ڕوونیان نەبووە
بەرەو چوونیانە بۆ ئامادەکاریەکانی هەڵبژاردن؟ بەڵێ من بێگومان ئەو میتۆدێکە کورد کاری پێ دەکات قەزم حزبی دەسەڵاتدارە بەڕاستی لە کوردستان وایە حکوومەتی کوردیا میتۆدێکە فاشیلە فەشەلی هێنا و بەردەوام بوون لەسەری ئەگەر وا بڕوە لە هەڵبژاردننی دابێ بۆ نمونە لە کەرکووک نەک 6 کورسی لەوانە 3 کورسیش نینێ و شێوەی تەعاملکردن لەگەڵ بەغدا ئەمە دەزانین 7 ساڵە کورد لە بەغدایە وەکو پەرلەمانتار لە بەغدان و بەشدار بوونە لە نووسینەوەی دەستوری عێراق یعنی تەماشا بکە کورد لە هەموو حکوومەتەکان لە حکوومەتی ئینتیقالی و ئەوەی دواویش کە جعفەری هات و اینجا مالکی هات کورد قەت هەوڵی نەداوە زەمانەت گەرنتی پیشانی بەغدا بدا بۆ نمونە وەکو دکتۆر ئیشارەتی پێکرد بابەتی مادەی 140 ئەگەر بەغدا نایکات تۆ بۆچی 4 ساڵ لە دیاری ڕادەوەسی بۆچی شانت داوەتە بەرێو مالکی دروست کرد و هیچی نەکرد و هەمان غەڵەت دووبارە دەکرێت بۆچی گەرنتی زەمانات داوا لە بەغدا ناکەی ئەگەر ئەوە نەکەی من سەحب دەکەمەوە با بڕوخی ئەگەر ئەو پێی وایە بە مەرحەبایەکی ئەمریکا و بەس دڵی ئەمریکا ڕازی بێت دڵی ئەمریکا بێ ئەمە قەت ڕازی نابێ چونکە ئەمریکا هەر دەوێت تۆ تەنازولکەوی تۆ بەردەوام بی و بۆ ئەوەی عێراقێکی مستەقر بێ و لە قازانجی لە بەرژەوەندی خۆی دابێ بەڵام تۆ وەک کورچیت هەیە تۆ ئەگەر پێت وایە ئەمریکا لە عێراق و ئیشی بە تۆ هەیە و بەبێت تۆ کاری پێ ناکرێت کەواتە تۆ سیاسەتی خۆت بخەڕ و پیادەی بکە ئەگەر ئەمریکا ئیشی بە تۆ بێ بە دوات دەکەوێت تەکلیف لێ دەکا بخۆی تر ئەوەیە یعنی هەتا ئێستا هیوادارم لە خولی ئەمجاریان بابەتی زەمانە زۆر گرنگە گەرنتی هەر حکوومەتێک پێش ناکە 4 ساڵ لە دیاری دانیشی یعنی سەقفەکی زەمەنی دیاری کرا بۆ هەر خاڵێک لە خاڵەکان دیاری دەکەین نەیکرد سەحب دەکەمەوە با بڕوخێ با بتە فەوزای سیاسی ئەگەنا چار بەدیلت نییە لەوە زیاتر هیچ بەدیلێک نییە بۆ شێوازێکە کاری پێ دەکەێت تا ئێستا فاشی بۆ بەڕاستی بەڵێ باش ئەڵبەتە ئەنجامی هەڵبژاردنەکان کۆمەڵە شتمان پێ دەڵێ بەڕاستی پێویستی بە لەگدانەوەی جدی هەیە هەم لە ناوخۆی کوردستانە هەمیش لەو هەرێمانەی کە لە کوردستان دابڕێنداوە یان ئەوەی کە بەعەرەب کراوە داگیر کراوە چۆن لاوی لە بنین بەڵام دەبینین ئەوە ئەنجامەکانی کۆمەڵە شتمان پێ دەڵێ و بەتایبەتیش لە هەندێک شوێن کە ژمارەیەکی زۆر کوردی لێیە بۆ نمونە لە بەغداد ژمارەیەکی جگار زۆر کورد هەیە لەوێش بەڕاستی پێویستی بە لەگدانەوە هەیە ئایا ئێمە دەڵێن کورد لەلای ئێمە تێرمی کورد وەک یەک شت باسەکەین بەڵام دەبینین کوردەکان بۆ خۆشیان بە شێوەی پارچە پارچەک چوونە ناو هەڵبژاردنەوە ڕاستە لەوانەیە و پارچە پارچە بوونە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە جێگەی خۆیان بێ و ململانەیەکی یەجگار دروست بێ بەڵام ئایا چەندێک ئەو ململانیانە کاریگەریەکی هەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق؟ بەڵێ من پێم وایە زەرەرێکی زۆر گەورە بە کورد کەوت لە بابەتی لیستی جیاواز هەرچەندە ینی شتێکە مەشروعە لیستێک بە جیاواز دەوێت داخل بێ بەڵام مەجای تیا بوو ئەو هەڵبژاردنە کە بەلایانی کەمەوە لە کەرکووک وەکو لیستێکی هاوبەش چونکە بۆ نمونە لە لیستێ لە عێراقیە کابرایەکی شۆڤینی بە ناوی ساڵح مطلق وتی لەبەر ئەوەی کە دەستەی نەزا هەلێ پرسینەوەی لەگەڵ کرد بوو بۆینە بە بەشداری هەڵبژاردن کا گوتی بەشداری ناکە لە عێراق بەڵام گوتی لە کەرکووک بەشداری دەکەم بۆی بۆ کورد نەبێ یعنی شۆڤینێک ئەو هەڵوێستەیە بێت تۆ کاشتا ساڵە بۆ کەرکووک خوێندە ڕژی دەبواە ینی هەتا لیستی گۆڕانیش دەبواە لەسەر ئەو شتانە کۆک بین بۆ بەرنامەیەکی هاوبەش بەلایانی کەمەوە لە کەرکووک کاریان بکردبایە و ئێمە هەردەنگمان لە دەست نەچووە لە کەرکووک لە دیالە لە سەلاح الدین لە مووسڵ لە بەغداد هەروەکی جەنابەت کوتت یان لە هەموو شوێنەکان یعنی ئەگەر کۆی کورسیەکان کۆ بکەینەوە ڕەنگە 7 کورسیش دەربچێ ئیتر ئەوە کارەساتە بەڕاستی بەڵێ ئێوە سەبارەت بەوە بۆ چونتان چێ دکتۆر بە چوونی من لیستی جیاواز کارێکی خراپ نەبوو ئەزانی بۆچی من بنوای بۆچم ئەگەر کورد بە یەک لیست بەشداری بکردایە بۆ نمونە وەکو جارەکانی پێشوو خەڵکێکی زۆر دەنگی نایە بەڵام لەبەرەوەی کە لیستی جیاواز هاتە ناوە بۆ نمونە گۆڕان هات یەکگر توش پێشتر بەشداری و کۆمەڵە هات ئەوە هانی هەندێک کەسیە کە دەنگ باکە پێشتر دەنگی نەیابوو بە قەناعەتی من کێشەکە لەوان نەبوو کە لیستی جیاواز دەبوو بەڵام کێشەی بنەڕەتی تر هەبوو لە هەڵبژاردننا کە ڕەنگە دواتر بینە سەری و باسی بکەین ینی ئەوەی کە نەتوانرا پێتان وایە کە فرەلیستی کێشە نەبوو بەڵام پێتان وانە کە سیاسەتێک نەبوو لەو مەسەلەی فرەلیستیە یەکگرتوویەک هەبوایە بۆ نمونە دانووسانێک هەبوایە ئێمە دەبینین بۆ نمونە لیستی ئەیات عەلاوی لە کەرکووک لە ناویە تورکمانی شیعی هەیە تورکمانی سونی هەیە عەرەبی شیعی هەیە عەرەبی سونی هەیە تەنانەت ئاسووری هەیە بەعسیەکان هەیە بۆ ئەمانە هەمووی ئەم هەموو ڕەنگە لە لیستی عەلاویە کۆبوونەوە
بۆ کورد ئەوەندە سنگی فراوان نەبوو لە نێو خۆیان ڕێکەوتنێکی هەبێ یا سیاسەتێکی هەبێ بەلایانی کەمەوە من لەگەڵەمانم وەکو ئینگلیزەڵێ تۆ بەڕاستی لە سەری بزمارەکەتدا کێشەکەی کورد بە قەناعەتی من شتێکی زۆر باش بکە و لیسی جیاوازە بۆ چووکە وەکو وتم هانی هەندێک کەسی یا کە دەنگ بات هەندێک کەس دەنگی نەیابوو ئەمجارە لە بەروی کە لیسی جیاوازە بۆ نمونە خۆیە دۆزیەوە لە گۆڕانە خۆی دیزیەوە لە کۆمەڵا خۆی دۆزیەوە لێ گرتووە لە لیستی کوردستانیا خۆی نادۆزیەوە ئەوە کارێکی باش بوو بەڵام بەڕاستی سیاسەتێکی ڕوونی کوردستانی نەبوو کە بەشداری بکە ئەمە لەلایەکی ترەوەیە کورد بەهێستا نەڵێم کوردستان کورد بۆ هەر هۆکارەی بێ نەیتوانیوە ئەو نەتەوانی تر کە لەگەڵ یاژین ئیتر تورکمانن عەرەبن بیان بیکا بتوانێ بیان کا بە بەشێک لە خۆی یعنی لە ساڵی نەوەیەکەوە کە لە 92 لە نەوەیەکەوە کە حکوومەتی کوردستان دامەزراوە یعنی کورد دەیتوانی کارێکی باشتر بکە لەگەڵ ئەو گەلە ئەو بڵین ئاینی بن یان ئەتنیشی بن کە لەگەڵ یان ناژی بەلای خوانە ڕای پێشێت بۆ نمە تورکمانەکان ئەتوانرا تورکمانەکان بهێنرێنە ناو لیستێکی کوردستانیەوە بێزگەلەوە کە هەندێک هەر کورد خۆشی ئەگەر یەزیدی و شەبگە بە کورد حساب بکەیت ئەوانیش لە کوردجیا بوونەوە ئەمە هۆکاری سیاسەتێکی چەوتی کوردیە کە لە ساڵی نەوەیەکەوە پیادەیەکە بەرامبەر ئەم گروپانە نەتوانراوە لە کوردستانە کە پێکەوە ژیان ئەوەی کە پێڵن پێکەوە ژیان لە کۆنسپتێکی ئەوروپیە و سۆشیال ئەدهیژن یعنی پێکەوەلەکانی کۆمەڵایەتی و ئاینی بۆ نمونە لیستی کوردستانی یان هەر لیستێکی تر لیستی کوردستانی ڕەنگە باشتر بیتوانێت یەزیدیەکان و شەبەکەکان و تورکمانەکانی بێنایەتە ناو بەڵام دڵنیای بکردنە لەوەی کە کورسی ئەبەنەوە لە پەرلەمان ئەبی بۆ نمونە بیکردە بە ڕقم 1 و 2 3 و 4 و 5 یا بیوتە کورد بەڵێنی پیابانە بۆ نمونە بەڵێنی بێزیدەکان بیوتایە ئەگەر کورد لە هەڵبژاردنا سەرکەوتویشی باشی بەدەزێنا با سەرەکو بۆ نمونە ئەوەی کە پێڵێن پۆستی سیادی پۆستە سیادەکەین بە یەزیدی بە تورکمان ئەین قەیچەکەین بە عەرەبێکی کوردستانی یعنی ئەمە فەلسەفەیەکی تازەی ئێنایە ئەو ناوچەیەوە کە کورد ئەیتوانی جێ خۆی بکاتەوە بەڵام بەو جۆرەی کە من بەڕاستی حیزبی کوردستانی بە حیزبێکی زۆر تەسکبی نەبینم کە حیزبێکە زۆرتر لە پێکەوەلەکانی کۆمەڵێ ئەزانمە تێبمەستێنیوز بە ئەمەش بڵێم کۆمەڵێک عەشیرەتی یەکگرتووی کوردیە زانم تاکو ئەوەی حیزب بێت و حیزبێکی مۆدرن بێت و بەرچاوی ڕوون بێت و بەرچاوی فراوان بێت و ئیش بە سیاسەت بزانێ و بڵێ لە پاش 4 ساڵەوە ئیشی من تەواو بێ قەیچەکە تورکمانێک یەزیدێکێت ئەو فەلسەفەیە لە ناوچەی ئێمانە هەتا ئاواش بێ لێم هەروەمان لێت زۆر باشە تەلەفۆنێکمان لەگەڵدایە لەگەڵ بەڕێز دیار غەریب سەرۆکی گشتی پارچەرەسەری دموکراتی کوردستان ئەڵبەتە ئێمە لە وەک لە سەرەتای پرۆگرامەکە یاوت بوومان کە بەڕێز دیار غەریب لە 2 جار زیاتر کاتی پرۆگرامەکەمان دەرفەت بدا بەشداریمان لەگەڵاکە وەک میوانێکی بەردەوام لە پرۆگرامەکەیە ئێستاش لە سەیەڵی تەلەفۆن لەگەڵماندایە بەڕێز دیار شەوتان باش بەڕێز دیار ئەلبەتە پرۆسەیەک لە عێراق بەڕێوەچوو لە 7 مانگی ڕابردوودا ئەنجامەکانی لە ماوەی هەفتەی ڕابردوودا ڕاگەیەندا ئێوە پێتان وایە کە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چی لەگەڵ خۆیان برد و چی لەگەڵ خۆیان هێنا بەڵێ زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ هەردوومیانە بە ڕێزەکەی شتێ من دەرفەتە بووم گوێم لە بەرنامەکەتان بێت دەستخۆشتان بێتم بەڕاستی وەک لە بەرنامەکەیشا کاک دکتۆر و هەردوومیانە بە ڕێزەکەی ئیشارەتیان بە گەلێک بابەت پێش هەڵبژاردن وەی کە ئێمە بزانین هەڵبژاردن چی لەگەڵ خۆیانە گرینگە کە ئەو سیاسەتەی کورد بە تایبەتی ئێمەی کورد پێی بەشداریمان کرد لە هەڵبژاردنە هەڵبسەنجێنین چونکە بە شێوەیەکی کورد و جەوهەری ئەگەر نەخانوێ بکەین ئەتوانین بڵێن لە هەڵبژاردنە کاتە جیاوازەکانی عێراق کورد دۆڕاوی یەکەمە لەبەرەوەی کورد دۆڕاوی یەکەمە پێویستەکە ئێمەی کورد ویلایەنە کوردستانیەکان بە شێوەیەکی ڕیشەیی ئەو سیاسەتەی کە پەیڕەومان کرد پێش هەڵبژاردن و لە کاتی هەڵبژاردنە پێچینەوە بەڵێ
ياخذ مدعين وبصل للآخرين أما أبينين كسلو كان ما عنده كم منواتن لا سياستها برون الشروتين أما كمالك مترسين كيما تشتري زوجات أما جمعان كيكردو أجل استعدى بجدي في السري رانا وستين إما الزوجات بس ما كردوها بتعرض لما يجي رابردوها يعني فلان جاب الجزائر بس يوم كردو أجر سياسة هكي ركبك لا زي هالبجار مش بيرونك شيمانية وهي لا صالاني آيندا أو تشارا نسيك قال كمان صالح حفتاوكين جا روبروي بويرو بشوي كتير روبروي بينو أما دورني چونك أوي ديارة هاو كشجاني كان هاو كشهرين كان سبارت بكل زور نقورا وتيرواني نيزة جياني كان تيرواني نيزة هرين كان تيرواني نيزة كان أرافيش برامبر براستيني كل زور قران كاري جدي بسرعة نهاتو هم حقيقتيش لبيش أو بجار مكانو لكاتي هموار كردني ياسا أو بجار مكانا بيني من أو كاتا زور لسل هموار كردني ياسا أو بجار مكان سكرا أو غدرية أو واقعي لهموار كردني ياسا أو بجار مكانا بين راو رسمي زوري شاطر سر أندام برلمان كاني كود لبرلمان عراقا ودواي أولي كأوانيش لميان براستي نيان تواني وأتي خوان جيب جبكن أنا كلست يعني نشان دا بلام أو تابلوي لو كاتا دركوت أو بو هم هذا عراقي كان أواني كاو قيمان لك أو كل دا أو كاو قيماني هم هذا دركة كان يزبانين رأيتي نتوي قصتانو بقراها كاو أمريكايش لا هموار كردن ياسا أو بجار مكانا أو مع عدالتي ك رويدا أو لا ندال لري شاري سياسي لري دوستايتي كي شخصية دوستايتي كبنماي كي جدينية ولا كرد كان ككرد أو بابته وكو هاستيك خبوكا ولا وتعيشا بخندك تعويجي كم وان لكرد كرد قبولي كان أما بخوي أماجي يما لو كاتا أم إشارتنا عن فكر دبوكا يستبون وك لبرنامجي وش إشارة فكرة لو كاتا كرد هاليستي بشام ده يما بيني مملكاتك وجارية كم ياساي هو بشازن هموار كرا كرد بيني خريب خواردوا تاسك هاليستي عن بشام ده لهم جيك ومداخلة كرا اما وكاتا عماشمان بو كردو لسن لدوانا كتبو من اگر بيتو يستايش كرد لبروسي بنيادنانوي عراق بكشيتو او بروسي تيكشكي اما بو امريكا بو هزا هرينيكان بو هزا كان يتري عراقيش كوزيشي جوريا واتاو بيستايش إيستان كتساي كرد خير بريا شاوين انا رجلات بو كرد كان او راستياني كا كل دعوية أو لدرجة ما فتاني كويشتكي كرنيا قبولي كان طبعا بداخل باشا برز ديار بله برز ديارة أجر ببيرتان بيه كاتك يا سهل بجاردن قلالة كرا كردكان بخوشان برلمانترا كردكان بخوشان دنيا لسردا دو روج دواي دنگدانكا لدواي لكولينوي كي ياساي لسر أو وردي ياساي لسر جماري كورسيكان وهروها لسر چەند لایەنێکی وردی یاسایی ئەو بەندانێکە قبول کرا بۆیان دەرکەوت کە غەدیان لێکراوە لە دوای ئەوەی من بەبیرم بێ لە دوای 48 کاتژمێر لە قبولکردنی یاساکە بەبیریان کەوتەوە کە غەدیان لێکراوە پێتان وایە کە تەنیا ئەو دۆڕانێک ئێوە باسی دەکەن و شکستەی ئێوە باسی دەکەن لەلایەنی کوردی بەدەستێنا لە دوای هەڵبژاردنەکان پەیوەستە تەنیا بە یاسای هەڵبژاردنەوە و بە دابەشکردنی کورسیەکانیانە یا هۆکارەکەی نەبوونی سیاستێکی کوردیە سیاستێکی کوردی هاوبەشە لە هەرێمی کوردستانەوە بەرەو بەغدا بەڵێ ئەمە بەشێکە لە مەسەلەکان بەڵام ئەم حقیقەتەش دەرەنجامی سیاستێکە بێگومان ئێمە زۆر لەسەرەوە قسەمان کردووە بەداخەوە لەم زۆر جار
نوێنەرانی کورد باس لەواکەن لەوە زیاتر ناکرا یاخود لەسەر ژێنێریاش هەڵاتی کراوە ئەمە ئەگەر سەیرێکی لیستی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکەین ئەمێک حقیقەتمان بۆ دەرەکەوێت لە لیستی کۆمیسیۆنە ژمارەی دەنگدەران لە سلێمانی نزیکی 1,100,000 بەڵام ژمارەی کوشتەکانی سلێمانی 17ەیە ژمارەی دەنگدەرانی پارێزگای زیخار ناگاتە ملیۆنێک بەڵام ژمارەی کورسەکانی 18ەیە ژمارەی دەنگدەرانی هەولێر نزیکی ملیۆنێک کەسە ژمارەی کورسەکانی 14ەیە بەڵام ژمارەی دەنگدەرانی بابل ناگاتە 900,000 کەس بەڵام ژمارەی کورسەکانی 16ەیە یعنی ئەمە حقیقەتێک ئەگەر تەنیا ئەم دەنگانە سیر بکرێت و لایەنە کوردەکان نوێنەرانی کورد لەسەر ئەمە هەڵێستێکی جدیان نەبووە بە باوەڕیەوە پێداگریان لەسەر هەنێشترایان توانی لە ئەو یاسا گۆڕانکاری بکەن وەکو هەنگاوی یەکەم نێڵن کە کورد زەرەر بکە و نەکردنی ئەمەش هۆکاری ئەوەیە کە نوێنەرانی کورد وەک دکتۆریش باسی کرد نوێنەرانی کورد بەڕاستی سیاسەتێکی جدی و ڕوون و ملیان نەبووە بۆ شوێتی هەڵسکەوتکردن لەگەڵ لایەنەکانی ترا لە زەمینی حکومەت لە زەمینی عێراقا لەگەڵ لایەنە دەرەکیەکانیشە هەتا وەکو ئێستا لایەنی کوردی ڕێخستنە کوردیەکان بەداخەوەڵێم خۆیان مەجبوری لایەنەکانی ترە بینن یاخود هەست بە کەمیەکەکەن لە بەرامبەر لایەنەکانی ترا و زۆر جار باز لەوەکەن لەمە زیاترمان پێ ناکرێت ئەم سیاسەتە واکە کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ زەرەر بکەین ئەمە لایەک لایەکی تر لایەوەی کە یاساکەیش پەسەند کرا وەک لە بەرنامەکەی وشایش هەرەکی پێکرا ئێمە زۆر بانگەوازیمان کرد کە لایەنە کوردستانیەکان بەتایبەتی لە ناوچە دابڕاوەکانە لیستی هاوبەش بەشداری بکەن من لەگەڵ ئەو بۆچوونانیم کە لیستی جیاواز زەرەری نەداوە لیستی جیاواز زەرەری داوە بەڵام جیاوازی لیست یا لیستی جیاواز تەنیا ئەو لیستانەی کە لە بەرەوەی لیستی کوردستانی بوون لێ بەرپرسیار نین بە هێندەیەوەی کە ئەو لیستانە بەرپرسیارن لەوانەیە لیستی کوردستانی زیاتر بەرپرسیارەتی پێێتە سەرشان چونکی ئێوەیشی شارەتان بۆدا ئەلاوی ئەتوانێت کە هەموو جۆرە ئینسان کۆبکاتەوە لە ناو لیستێکە و لیستی کوردستانیش بەڵێ پێماوێت وکە هەندێک تورکمان کە یەگەیەکی جەماوەریان نییە یا ناویانە خستنی هاتە ناو لیستی خۆیانەوە بەڵام ئامادە نەبوون کە لەگەڵ لایەنە کوردستانەکانی ترا کە خاوەنی پێگەیەکی جەماوەرین یاکۆ بە شێوەیەکی دڵنەزم خاکی دابنیشن بەرژەوەندی نیشتمانی نەتەوەیی بخەنە پێش هەندێک کاردانەوە بەرامبەر یەکتر ئەگەر هاتوو ئەوان ئەمەیان بکردایە ئێمە زۆر جار بانگەوازیەوەمان کرد ئەگەر لیستی کوردستانی بانگەوازی لە لایەنەکانی تر بکردایە با پێکەوە بین لایەنەکانی تر ناسا ئەوە بە دەرەجەی یەکەم لایەنەکانی تر لی بەرپرسیارە بوون بەڵام کاتێکا کە ئەوانیش ئامادەیەوە نەبوون و دڵنزمیەکی بۆ ڕەنگیان پیشان نەداوە و زیاتر لە ڕوانگەیەکی کەسکی حزبی و سەیری مەسەلەکانیان کردەوە کاتە پێویستە لیستی کوردستانیش لە بەرامبەرەوە خۆی بەرپرسیار بینن و لیستەکانی تریش ئەبێت خۆیان لەوە بەرپرسیار بینن تەنیا ئەوەی کە لیستی کوردستانی ئەوانی مخاطب وەرنەگرتووە و داوای لێنەکردوون کە بەیەکەوە بەشداری بکەن یاخود ئەوەی کە لیستی کوردستانی تەنیا خۆی و بانوێنەری گەلی کوردستانی و لایەنەکانی تر وەکو لادەر سەیرەکە ئەمانە تەنیا بیانونین بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین لەگەڵ یەکسیا دابنیشین و نەتوانین کارێک بکەین کە ژیانەکانمان لە میوەی بگەڕێنینەوە بۆەوە بەشداریکردن بە لیستی جیاواز لە کەرکوک لە موسڵ لە دیالە لە سەلاحەدین لە بەغداد لەم جێگانە بووە بەشێکی کرد لەو سیاسەتەی کە زەرەری لە کووردا لە پرۆسێ هەڵبژاردنە ئەمانە بە یەکەوە بوونە هۆکاری ئەوەی کە کورد لە پرۆسێ هەڵبژاردنە وەکو لایەنێکی سەرکەوتوو دەرنەکەوێت چونکە ئێمە سەیر بکەین شیعەکان
لە هەڵبژاردننی ڕابردووە لە کۆی 275 کورسی 120 کورسیان هەبوو سونەکان نزیکی 53 کورسیان هەبوو لەگەڵ عەلاویە ناگەیشتنە 80 کورسی بەڵام ئێستا سونەکان لەگەڵ عەلاویە و ئەو لیستانەی دەرەوەی لیستی عێراقیش ژمارەی کورسەکانیان لە 100 تێپەڕە بێ ژمارەی کورسەکانی شیعەکان نزیکی 60 کورسیە ئەوەی کە کورسی کەم کردوێتەوە کوردە کەواتە ئێمە بێ ئەمە بنەفرێنین و دەستخۆینە سەر نەخۆشیەکان ئەگەر بێت و بە شێوەیەکی واقعی سەیری و مەسەلە نەکەینە مەجایەتر لە پرۆسێکیشە تووشی هەمان شکستەری زۆر باشە بەڕێز دیارغەریب لەگەڵماندا بمێنێت تکایە لەبەرەوەی لە درێژەی پرۆگرامەکەیە چەند جاری تریش پەیوەندی بە بەڕێستانەوە دەکەین بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتەکە زۆر سوپاس بۆ ئەم جاریان بەڕێز دکتۆر ئەگەر تۆ تێبینیت هەبێ یان قسەت هەبێ لەسەر ئەو بابەتە لەسەر بەتایبەتی دیارە بەڕێز دیارغەریب لەگەڵ ئەوەیان نییە نەبوو کە لیستی جیاواز من بەڕاستی ئەنی وەکو پێشتروشتم بۆ چوونێکی کەمە بوو بە خەناعەتی من لیستی جیاواز خوێنێکی تازی هێنایە ناو سیاسەتی کوردی و هەڵبژاردن پرۆسی هەڵبژاردنەوە لە کوردستانە بەڵام ئەوەی کە زەرەری یاوە ئەوەی باسی سیاسەتەکەمان کرد پێکاتەی حیزبە کوردستانیەکان خۆشیانن بۆ نمونە ڕەنگە یعنی ئەگەر سەیری ستراکچەری پارتی وێشێتی بکەی بۆ نمونە ئەو دوانە بە نمونای بچووکە بمان لەگەڵا شارەزین بەڕاستی ئێستا مەسەلەن ئەگەر کەسێکی تازە بێتە ناوە ینی ئەچێتە چۆوە لە پارتیە ئایا یەزیدیە کە توانێت بێ بە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان یعنی ئەمانە گرفتی گەورایەنەتە پێشەوە یان ئایا پارتی وێشێتی ئامادەن تورکمانێک بنێرنە بەغا بیکەن بەسەرە کۆماری عێراقەوەی کە پێڵێن پۆستی سیادی یعنی کۆمەڵێک سازش هەیە کە ئەبێ لە بینی خۆمانە لە وەکو نەتەوەی کوردستان لە نێوان خۆمانە بیکەین کە ئێمە نایکەین یعنی کە تۆ سەیری پارتی وێچێتیەکەیت بۆ ستراکچەرەوە چەندەها ساڵە هەن گۆڕانکاریان تیان ناکرێت هەندێکەوە تا ئێستا لە ڕۆشنبیرەکانیشان هەرەکەی کۆمەڵێ ڕۆشنبیری لە خۆی کۆکردوتەوە بۆ نمونە ئەڵێن سەرۆکی پارتەکە وەکو مەلیکەی بەریتانیا وایە ناگۆڕێت هەر لەوی ئاوێت یعنی ئەم ستراکچەرە دۆگما جێگەی خەڵکی تازەی تیان نابێتەوە هەتا ئەم ستراکچەرە و هەبێ و ئەمە سیاسەتەکە بێ تۆ هەر شکستە خۆیت چونکە تازە نابیتەوە خوێنی تازە نایتە خۆتەوە ئەگەر سەری ئەزمونێش لە وڵات بەریتانیەکان بکەیت لە وڵاتە ئەوروپیەکان بکەیت ئەو حیزبانە بە چەند حەق و ناغی جیاوازە ڕۆشتون سەیری لەیبەر پارتی بکە لە بەریتانیا لەیبەر پارتی بۆ 18 ساڵ بەردەوام ئەیدۆڕان هەڵبژاردننی نابردەوە لە پرێکا تۆنی بلەر و تیمەکەی هاتن سیاسەتی لەیبەریانکردن بە لەیبەری نوێ لەیبەری نوێ توانی بیباتەوە و لە ساڵی 1970 تا کۆمڕۆژ هەر لەسەر حکم و هەر بە قوتیشەوە هەڕوە بەڵام سەیری ستراکچەری پارتی وێشێتی بکە کە دوو حیزبی کلاسیکی کوردین و زۆربەی خەڵکیان لەگەڵایە و زۆربەی کورسیان بەدەنگهێنا و حکوومەتی هەرێمی کوردستانیان بەدەستەوە نازم چەند ئەندام پەرلەمان و چەند وەزیریان هەیە و لە بەغا یعنی هەرە ستراکچەرەیە جگەی کەسی کە نابێتەوە هەتا جگەی کەسی کە نەبێتەوە ئیتر هەر لەو کوردستانیش هەرەوە پارچە بچکۆلەیە بێکای بینیت بەرەو پێشەوە ناڕە بە خەناعەتی من گرفتەکە لەسەر لیستی جیاواز دی گرفتەکە لەسەر سیاسەتی کوردی و پێکهاتی حیزبی کوردیە بەڵێ باشە بەڕێز فواد ئەڵبەتە چۆنی لێک بدەینەوە بەڕاستی ناوچەدا بڕاوەکان ناکرێ باوەڕ بەوە بکەیت کە ئایا بە چ سیاسەتێک ئەم لیستانە چوونە هەڵبژاردنەوە بە تایبەتی لە ناوچەدا بڕاوەکان لەبەرەوەی ئێمە دەزانین ململانەی هەڵبژاردن لەو سێ پارێزگایی ژێردەسەڵاتی حکومەت هەرێمی کوردستان لەگەڵ ململانەی سیاسی لە ناوچەدا بڕاوەکان جیاوازە خەڵکی ناوچەدا بڕاوەکان زیاتر ئەوەیە کە چاوەڕوانی زیاتر نەتەوەیی لە مەسەلەکان دەڕوانن و چاوەڕوانیان لە چارەسەرکردنی پرسەنەتەوەیەکانیان زیاتر وەک لەوەی کە ورد ببنەوە بۆ مەسەلە دیموکراسیەکانی ڕۆژانە ئایا بەڕاستی خوێندنەوەیەک نەبوو بۆ ئەوە بە چاوەڕوونیەک نەبوو ئایا ئەوەی کە دکتۆر ڕێبوار باسی دەکات دەڵێ ستراکچەری ئەو پارتە سیاسیانە خۆی لە خۆیان هۆکارێکی سەرەکیە و چۆنی لە دەڕوانن بەڵێ ئەم پێم وایە ئەوەی کە لە کوردستان هەتا ئێستا کوردستانی بەڕێوە دەبەریا مسایتر بووە لەسەر حکم باڵێن ئەجندای ئامادەکراوی نەبووە بۆ هەر ئەجندایەکی لە ناکاو و یا بۆ هەر گۆڕانێکی لە ناکاو هەر بە شێوەش تەقلیدی وەکو دکتۆری شارەت پێکرد بیریان کردوتەوە ئەوە خاڵێکی دۆم ئەو کەم و کڕیانەی کە هەبوو لە سیاسەتی کوردی زۆر بە شێوەیەکی پسپۆرانە لەلایەن لیستی ئەلعێراقیە قۆستراوەتەوە چونکە لیستی ئەلعێراقیە بۆ لە ناوچە کەرکووک وەکو من باسم
هەستم پێ کردووە پرسیارم کردووە توانیوێتی زیاتر لە 70 عائلەی کورد بەخێو بکات لە ماوەی 4 ساڵی ڕابردوو یعنیەوە خۆ لە خۆدا کارەساتە بۆ کورد تۆ حکوومەتێکت هەیە 8 ملیار دلار میزانێتی کەچی لیستی العێراقیە کە لە حکمیش نییە 100 عائلەی کورد بەخێو بکات تەنانەت کار گەیشتە ئەو ڕادەی وەک باز دەکەن لە دوو ناوچەی کەرکووک لە شۆڕیجە و لە پەنجاعلی کورد دەنگیان بە لیستی العێراقیە داوە ئیتر ئەوە ئەمن پێم وایە ئەو ئەنجامە دەیسلمێنێک کە حکوومەتی کوردی سیاسەتی چۆن بووە تا چەند سەرکەوتوو بووە حکوومەتی کوردی وەکو باسم کرد ئێستا ئەگەر داوا بکە بڵێ با ئێمە کەڵوێست بن لە بەغدا غەڵەتەی گەورەیە لەبەر چ غەڵەتەی گەورەیە تۆ ئەگەر لە کوردستان بەربەرەکانی نێوان حیزبەکانت هەبی تۆ ئەگەر وەکو لیستی جیاواز لە کوردستان لەسەر هیچ بەرنامەیەش دیاریکرا و لەسەر هیچ شتێک کۆک نەبی چۆن لە بەغدا کۆک دەبی چۆن داوای کەڵوێستی لە بەغدا دەکەی ئیتر یەکەم هەنگاو دەبی ئێمە لە کوردستانەوە دەست پێ بکەین لە کوردستانەوە هاوکۆک بین ڕێک بین بۆ ئەوەی ڕنگ بداتەوە لە بەغداش ئیتر نەبوونی ئەو سیاسەتە نەبوونی ئاسۆیەک ڕوونە لە سیاسەتی کوردی بەڵێ بەڕاستی من بەبیرم دێ لە ڕۆژی 7 مارتا وەختێک پرۆگرامێکی تایبەتی بە درێژایی ڕۆژ سازکرا لەسەر بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن من ئاگاداریم لە ڕۆژنامەوانێک وەرگرت من گوت لە ناوچە دابڕاوەکان جۆشێکی نەتەوەیی هەیە لە بەژاریکردن خەڵک پۆل بەجلی کوردی و بە جلوبەرگی نەتەوەیەوە دەچن دەنگ دەدەن ئایا لای ئێوە چی هەیە وتی لای ئێمە جۆش نەتەوەی نییە لای ئێمە جۆشی حیزبی هەیە ئایا ئەمە بۆ خۆی کاریگەرێکی جددی نەکردووە لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن لەو هەرێمانە بەخۆی کارەسات بوو کاریگەری یعنی تۆ کە ملەتێکت هەیە بە سەدان هەزار لە دەرەوە سنووری جۆغرافی کوردستان کە ئەو 4 ساڵی ڕابردوو بۆ ئیمکانێتە مالیەکە هەبووە بۆ دەستگار ڕاگەیاندێکە هەبووە خۆی بەخۆت دەڵێ حکوومەت کە نەتوانیوە خزمەت بۆ ملەتە بکەین نەتوانیوە قەناعەتی پێ بکەی کە لەگەڵ تۆ یابی ئەوها پەرتەوازەبی و لە هەڵبژاردنەی وا حساس بە هەمان شێوە تەقلیدەکەی ناوەی کوردستان کارت کرد حساب نەکرد کە چێ لە بەرامبەرتە لە دەرەوەی سنووری جوغرافیکە لە ئەو سنوورە جوغرافیەکە ئێستا هەیتت حسابت بۆ نەکرد کە چێ لە بەرامبەرتە و خەڵکی دەیقۆزیتەوە بێگومان وەگەلی کوردیش تاوانی نییە تاوانەکە لە قیادەی سیاسی بێگومان بەڵێ ئەلبەتە نمونەیەکی زۆر زەق هەیە کە دیارە بەڕێز دیارگەری باسی لە قۆناغی ڕابردوو کرد لە بە تایبەتی سەروبەندی گەڵاڵەکردنی یاسای هەڵبژاردندا من لە نمونەی قسەیەکی بەڕێز کەمال ڕەوف سەرنووسەری ڕۆژنامەی هاوڵاتی ئەلبەتە ئاماژەی بۆ کردووە کە 25 ئەندامی هاوپەیمانی کوردستان لە قۆناغی ڕابردووی پەرلەمانی عێراق عەرەبیان نەزانیوە لە پەرلەمانە دانیشتون داخۆ بەو بی ئامادەکاریەوە لەوانەیە یەکێک لە خاڵە پۆزتیفەکانی ئەم هەڵبژاردن ئەوە بێ کە لیستی کراوە بژاری زیاتری بۆ خەڵک کردەوە لەوەی کە دەنگ بەکێ بدا ئەمە بخۆی لایەنێکی پۆزتیفی هەڵبژاردن یەکە دەیبینن بڵێ ینی هەوە هەڵبژاردننی ئێستایان باسی لایەن نەگەتیڤەکانیەکەین هەڵبژاردننی حوتی مانگی سێ هەڵبەت لانی پۆزتیفیشی زۆرەیە یعنی بۆ ئەوەی کە عەرەبی نازانن بەڕاستی لای من گرفتێکی گەورە نیە چونکە لە دەستوری عێراقیاڵێ عێراق دوو زمانی فەرمی هەیە کوردی و عەرەبیە بە قەناعەتی من ئەم لیستی هەڵبژاردنە تازەیە کە ئەچنە بەغا ئەبێ داوا لە پەرلەمانی بەغا بکەن کە ئەمان بە کوردی قسە بکەن ئەوانیش بە عەرەبی با تورکمانەکانی بە تورکمانی قسە بکەن ئەتوان بۆی وەرجێڕێن بۆ هەبێ لە پەرلەمانی بەریتان لە پەرلەمانی ئەوروپا کۆبنەوەشتیاکرێک منیژست موتۆژە چی خەڵکی تریش زۆرە چیە جاری وهەیە بە دە زمان خەڵک ئاخفێ هیچ گرفتێکی گەورە نییە یعنی خەیچێکە با کوردین بە عەرەبی نەزانێ با ئەوانیش بە عەرەب زمانی ڕسمی نییە ئەمە هاوبەرنی نەوڵاتە ئێبا بە کوردی قسە بکەین من بەڕاستی ئەگەر ئەندامی پەرلەمانی عێراقم هەڵەسم بە کوردی قساکەم باوانیش کەیفی چۆن تێگەم با تێ بگەن یعنی ئەو برا گەوری و برا بچووکێ نابێ بمێنی ئەوە هەر بڵێنەوە فودنە و تێوە بەڕاستی لەسەر هینەکان بەڵام هەڵبەت لایانی پۆزتیفی هەیە هەڵبژاردی حوتیمان ڕاستە کورد تا ڕادەیەکی زۆر شکستی خواردووە بەڵام ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆریش ئەمڕۆ ماڵی کوردستانی ڕێک و پێکترە تاکو پێش هەڵبژاردن چونکە من بەو شێوەیە بینم کە ئێستا ئۆپۆزیسیۆنێکەیە کە یەک لە سەرسێی هەموو هێزە کوردستانەکانە پارتیویشێتی لە سێ بەش دوو بەشی ئەوەن یعنی ئێستا پارتیویشێتی وردە ڕاستە ڕەنگە لە هەندێک جگا چوونە پێشەوە بەڵام تا ڕادەیەکی زۆر شکستیان خواردووە ئەو شکست خواردنش لە ئەنجامی ئەو سیاسەتە سەقەتەیە کە ئێمە لە پرۆگرامەکە باسمان کردووە ئیتر گەندەڵی ناوەنێی
نازانم محسوبیەتی چی ناوانی نایب نییە بەڵام مۆ سیاستێکی چەوت بووە کە خەڵک حەقی خۆی لێکردوونەتەوە توانی وای بڵێ بۆی کە دەنگی خۆ ڕەنگە خەڵک نەزانێت گۆڕان پرۆگرامیشی چیە و سیاسەتیشی چییە بەڵام لە داخی ئەوەی کە حەقی خۆی لە پارتیویەکە تێکاتەوە چەند ساڵە لە ژێری ئاناڵینی دەنگی بە گۆڕانناوە ئەمە بەڕاستی هەم پارتیوشێتی خاتە ژێر لێپرسراویەکی تازەوە هەم ئەوەی کە بۆ بە ئۆپۆزیسیۆن کە گۆڕان و لایەنەکانی ترن ئەی خاتە سەر بەرپرسیارێکی زۆر گەورە کە ناتوان لێ ڕابکەن ئەبێ ئەو کەسەی کە دەنگی پێیاوە ئەمان بتوانن هەم لەگەڵ خۆیان نابی هێڵنەوە هەم بتوانیشن بۆ پێشترەوە بچن بۆی بتوانن ئەمان ببن بەوەی کە فشارێکی سیاسی و کۆمەڵایەتی دروست بکەن کە لە ئاکامیە هیوادارم سیاستێکی دروستی کوردستانی لە عێراق سەر هەڵبات. ئێوە پێتان وایە کە ئەو پێک هاتەیە کە بچێتە پەرلەمانی عێراق و کوردەوەی کە ئێوە دەڵێن ماڵی کورد ڕێک و پێکتر ئەمجار لە قۆناغی ڕابردوو دەچێتە پەرلەمانەوە لەگەڵەوەی کە ژماریان کەم بۆ یا سەنگی کورد لە باری ژمارەوە کەم بۆ کە ئەوە دەتوانرێ بە شێوەیەک لە شێوەکان کوردەکان بۆ خۆیان بە شێوە کارکردنی خۆیان تەلافی بکەنەوە بەڵام ئەوەی کە من بەبەستمە پرسیاری لەسەر بکەم ئایا کورد بەڕاستی دەکرێت لەم قۆناغی پەرلەمانە وەک ئەوەی کە شیعەکان بەهێزتر لە قۆناغی ڕابردوو ئەمجارە هاتنە پێشەوە سونەکان لە جیاتی قۆناغی ڕابردوو کە هەڵبژاردنیان بایکۆت کرد ئەمجارە زۆر بەهێزتر هاتنە ناو پرۆسەکەوە ئایا ململانیەکانی قۆناغی ڕابردوو وەکو خۆی دەمێنێ یان کورد بەڕاستی لە بەردەمی دوو هێزی زەبەلاح کە هەردووکیان دوو بژاری زۆر زەحمەتن لە بەردەمی کووردا پێتان وایە کە کورد بتوانێت لە بەردەمی ئەو ململانیانی کە ئێستا هەیە بەو سیاسەتی ڕابردوو ئەنجامی داوە بتوانێت ئەنجام ئەگەر وەڵامێکی کورتە بەمەوە ئەگەر کورد بەتەما بێت یا هێزە کوردستانیە بەتەما بن بۆ سیاسەتی کە پێشتر کاریان پێکردو کار بکەن ئەوە شکستی زۆر گەورە ئاخۆن کورد شکستی زۆر گەورە ئاخوا لە عێراقا بەڵام ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ هێزە کوردستانیەکان کە کۆبنەوە بەیەکەوە سیاسەتێکی دروست دابڕێژن بەشداری بکەن لە بەغا بەڵام سەرێکی گەورەی ئەو سیاسەتە دروستە لە کوردستانە دەست پێەکە ئەبێ باری کوردستان بگۆڕێت ئەبێ وردە ستراکچەری کوردستان و کەسی کوردستان بەرەو ئەوە بچێت کە خۆی بە بەشدارێکی سیاسی و کۆمەڵایەتی بزانێت لەگەڵ دەسەڵاتە نەگوەکو پێشتر خۆی وا بزانێت کە ئەمە دەسەڵاتێکی گەندەڵە و خراپە و بۆی بکرێ وڵاتەکە بەجێ هێڵە و هەموو گەنجەکان وڵاتەکە بەجێ بێڵن ئەگەر کورد سیاسەتێکی یەکەم جار ئەبێ لە کوردستانە هێزە کوردستانەکان کۆبنەوە ماڵی کورد ڕێک بخەن بۆی ئامادە بن بەرەو بەغا بچن بەبێ ئەوەی کە قۆناغی یەکەم ڕێخستنی ماڵی کوردستانە لە کوردستان خۆیە کورد ناتوانێت بەرەو بەغا بچێ بەهێزەوە لە بەغا شکستی زۆر گەورە ئاخوا چونکە ئێستا ئەگەر بۆ نمونە ئەگەر پارتیوێشێتی وەکو هێزێکی کوردستانی لە بەغا قسە بکەن بیانوی هێزەکانی تووەلا بخەن ئەوە عەرەبەکانیش پێڵێن ئێوە بێ حەزمی خۆتان بزانن چونکە لە کوردستانە ئێستا هەر ئێوە نین هێزی کەژەیە کە لە سێوەش بەشێکی بردووە پرسین لەگەڵەوانە ڕێبکەوە نەجا چونکە ئەو گەمێژەیە ئەتوانێت ئێستا هێزە عێراقیەکان باوان پێ بڵێم ئەتوانن ئەو دابەشبوونەی کورد بەکار بهێنن لە بینی گۆڕان و ئیسلامیەکان و پارتیوێشێتیە ئەو ئێستا خۆ هێزی کوردستانی لەوانەیە پێویست بەلێکدانەوە نەکە لە کات هەڵبژاردننا بەکارهێندا شەقی گەورەی تێکەوتووە بەڵام بۆش کەوتە سەر ئەوەی تا چەند پارتیوێشێتی هەر خۆیان بە حیزب بۆی کە حیزبی بەعز پێوت حیزبی تەلیعا ئازانێ و ئەوێ هەموو کەسی هەموو ئەوانی تر هەموو لایەنەکانی تر لە دەستی خۆیان بن نەک هاوبەشی بن ئەبێ کۆنسێپتی ژێردەسی نەمێنێوێ بە کۆنسێپتی هاوبەشی لە کوردستانە هەموو هێزە کوردستانیانە دەنگی خەڵکیان هێناوە شایانی ئەوەن بەو دەنگانی کە هێناویانە هەرچەنگە زوڵمیشان زۆر لێکراوە بۆی فڕوفێڵەوە بۆ ئەوەشمانە قبوڵە بۆ هێزانەوە وەکو هاوبەشێک سیر بکرێن لە کوردستانە کە ئەو هاوبەشیە لە کوردستانە دەسەڵاتی لەسەر دامەزرا ئەو وەختە ئەتوانێت ئەو هاوبەشیە لە عێراقا زۆر کاریگەر بێت باشە بەڕێز فواد ئەڵبەتە لەوانەیە گرنگترین بابەت ئەوە بێت کە ئایا هێزی کوردی بە ئەوەی کە دەسەڵاتدار و بە ئەوەی قۆناغی ئێستەی بەرەو سازکردنی حکوومەتە ناکرێ بڵین دەسەڵاتدار هەموو هێزە کوردستانیەکان ئەوەی کە دەچنە پەرلەمانی عێراقەوە ئەگەر هەر بە هەمان عەقڵیەت و زیهنیەتی کاتی هەڵبژاردنەوە بۆ چۆن بۆ ناوچەدا بڕاوەکان چ سیاسەتێکیان نەبوو لە مەیدانەکەیە ئایا بۆ عەقڵیەتە بچنە ناو پەرلەمانی عێراقەوە و بۆ سازکردنی حکوومەت بۆ دانووسان دەتوانن ئەنجام بەدەست بێنن داخۆ ئەوان ئەگەر هەر لە سەرتاش من گوتم ئەگەر مێتۆدەکەی شێوازی کارکردنەکە نەگۆڕن ئەوە زۆر زەرر دەکەن زەر هەر بەخوا ناگە وەک حیزب بەگەری کورد و بەجیری دوا ڕۆژی دەکەوێتن
چونکە لە بەغدا ئەگەر ئێمە سەیری بکەین لە ڕووی یاسایی جەناب ئیشارەت پێکەوە دکتۆر کاکدیاریش ئیشارەت پێکرد لە ڕووی یاساییەوە عەرەبەکە کە دێتن یاسایەک هەموار دەکا لەوانەیە دەرگای کراوە بۆ داهاتوو بەجێ دێڵێ و بۆ نمونە ئەگەر ئەم بەس شاری کەرکووک بە نمونە وەرگرم دەڵێ دەرەنجامەکانی هەڵبژاردن لە شاری کەرکووک نابێتە پێوەر بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی کەرکووک یعنی ئەوە کورد موافقەشی کردووە لەو شتە ئێمڕۆ دەزانین ئايات عەلاوی مەسەلەن زۆری بابل نیوەی هێناوە بەڵام بەیانی ئەگە زۆری نەشبێنێ ئايات عەلاوی هێشتا هەر قازانیستی لەم شێوە یاسایە لە بەچی یاسا لەبەر ئەو متاکیدا شارە کوردیە و ڕۆژە لە ڕۆژان دەگەڕێت سە کوردستان بەڵام کە کورد خۆی تەوقیعی کرد لە ڕووی یاسایی کەواتە خۆی تەوقی لە بلی خۆی کردووە ئیتر بە هەمان شێوە لە بابەتی بازنەی هەڵبژاردن و گچکەکردنەوەی بۆ بازنەی بچووکی پارێزگاکان و مۆزوعی لیستی براوە و مۆزوعی کورسی قەرەبووکردنەوە ئەوانە هەموو حیلەیە لە کورد دەکرێت لە ڕووی یاسایی و دەیسەلمێنێک کە کورد خەوتووە کە کورد لە ڕووی یاسایی بە پێی پێویست نییە لە بەغا و بە هەمان شێوە ئێستا کە ئەگەر لیستە چینەوەک و لیستی گۆڕان هاتووە گۆڕان تەبەن لە کوردستان کاریگەری خۆی هەیە فعالن زۆر و شتێکی باشە زاهرە دیاردەیەکی تەندروستە کە تۆ لە پەرلەمانێک معارەزەت هەبی ئۆپۆزیسیۆن هەبی بە تایبەتی لە کوردستان بەڵام لە بەغدا ئەگەر وەکو لیستی گۆڕان وایە کورد بەگشتی وەکو بەرنامەیەکی هاوبەش کار نەکەن ئەمن پێم وان ناتوان بەرەنگاری بەرامبەرەکەیان ببنەوە و ناتوان هیچ خزمەتێک بە ناوچە دابڕاوەکان و تەنانەت مادەی 140 شەربەت خۆی دەمێنێت 4 ساڵی تریش کات بەسەر دەبا بەرامبەرەکەی بەهێزترە تێڕوانینی بەهێزترە بە بەرنامەترە بەرنامە داڕژراوتر هاتوتە گۆڕەپانەکە ئیتر لەبەرەوە ئەگەر کورد فریای خۆی ئێستاش دەتوانێت یعنی کێشەکە خەریکە دەبێ بە خۆڵەمێش بەڵام فولێ بکەیت دەگەشێتەوە ئیتر دەبێت کاری بۆ بکرێت بەڕاستی بەبێ هاوکاریکردن مەحاڵە باشە کورد لەم ڕەوشەی ئێستاە بەڕاستی قدرەتی فراوانی مانۆڕی سیاسی هەیە لە گەڵ لیستەکانی کەیە لە قۆناغی گفتوگۆکردن لە پێکێنانی حکوومەتە بە خەناعەتی من هەیەی چونکە تۆ سەنگی کوردی بیر نەچێت لە عێراقا با سەنگی بانەڵی کورد سەنگی نەتەوەی کوردستانی بیر نەچێت لە عێراقا چونکە ینی چونکە کوردستان یەکەیەکی سیاسی و کۆمەڵایەتیە یەکەیەکی شەرعیە یەکەیەکی نێودەوڵەتی ناسراوە ئەم عێراق ناتوانێت بەبێ کوردستان بەبێ نەتەوەی کوردستان حکوم بکات مەگەر بڵێ دەستبەرداری کوردستانە بێ و هەڵەیە بڕم بۆ خۆتان بە دەوڵەتێکی ترک ئەوەش ناکات لەبەرەوە بە بۆچوونی من حەجی لیستێک حەج لایەنێکی عێراقی هەتا ناوچەکەش بێوێت هەنگاوێک بنێت ئەوێت کورد بێتە ناو ئەو هەنگاوەیە و بێ بەشێک لە سیاسە دەکەی جا ئەمە لێرا بەڕاستی کە تەحەدایەکی زۆر گەورە بۆ نەتەوەی کوردستان و بۆ هێزە سیاسە کوردستانەکان بەجێ هێڵێ ئەویژەوەیەک ئایا ئەمان ئەجەندەیان چییە چونکە ئەگەر تۆ ئەجەندەن نەبێ بەشێک لە ئەجەندەی خەڵکی تر تەنوانیە هەموو گەمەکانی لیستەکانی کە لەسەر ئەوە بێ بەڵێ بەبێ لیستی کوردستانی ناکرێ بەڵام ئایا چۆن دەکرێ لەوانەیە هەموو گفتوگۆکان لەسەر ئەوە بێت کە لیستەکانی کە بیانەوێ چۆن لەگەڵ لایانی کوردی مامەڵە بکەن ئایا لایانی کوردی بۆ خۆی چنێک ئامادەیە بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ لیستەکانی بکە ینی بانەڵێم لیستی کوردستانی چونکە لیستی کورد لیستەکانی کورد ئەڵبەتە من چونکە بەڵێت یەکەم مەسەلەن ئەبێ باسی بکەین کە نەتەوەی کوردستان سەنگی تایبەتی لە عێراقا و لەبەرەوەی کە هەر ینی نییە بڵین وەکو بڵین جوولەکە نیە لە ئەمریکا بڵاو بێتەوە لە چەند ستەیتێکا و بە یەک و هێزێکی سیاسی اینجا پێک بێنن بەڵام منتیقێکی جوغرافیی پێوترێ کوردستان ئەو منتیقە جوغرافیە دەستی لێ بەرنایرێت لە عێراقا ئەبێ کورد خۆی وەکو پێشتر وتم ئەبێ هاوبەش بێ لە سیاسەتە ئەو هاوبەشی لە سیاست شاوەیە کە ماڵی کوردستانێک بخات حکوومەتی کوردستانێک بخات پەرلەمانی کوردستانێک بخات ئەمجا بەرەو بەغا بچێت سیاسەتی ڕوونی هەبێت لەسەر ئەو کێشانەی کە بە هەڵواسراوی ماونەتەوە نەک گەمە بکاوەکو جارەکانی پێشوو ئێستا هێزی سیاسی تایە هێزی سیاسی نوێی تایە لە حکوومەتی کوردستانە هیوادارم ئەو هێزە سیاسی کوردستانیانە تازان ئەو هێزە سیاست تازە کوردستانیانە بەداینەمەوە بۆ ئەوەی کە ئەو خۆڵەمێشە یا ئەو ژی لە مۆی فواد باسی کرد بیگەشێنێتەوە ئەژینا ناگەشێتەوە ینی ئەبێ سیاسەتی ڕوون هەبێت ینی ئێستا هەڵبژاردننی عێراق بە جۆرێکی وایە هیچ لایەنێک ناتوانێت حکوومەت دابمەزرێنە کورد ئەتوانێت پارسەنگێکی زۆر گرنگ بێلەوە ئەو پارسەنگیە بە چی بکا باشە بەو کێشانە بیکە کە ماو هەڵپەسێراون و هێشتا چارەسەر نەکراون
ئیتراوانە کێشەی ناوسەدا بڕاوەکانە، کێشەی بەجێتە، کێشەی پێشمەرگەیە، کێژەی هێزەکانی ئاساییشە، نازام چی ناوەنی نایبنی ئەو کێشانە. ئەگەر سیاستێکی تۆکمە دابڕێژێ هەموو هێزە کوردستانەکان بەیەکەوە بڵێن ئەمە ئەجەندەی ئێمەیە، بزانین چ لایەنێک لەگەڵمانە هاوبەشیەکە لە دەوڵەتە، ئەو وەختە کورد پارسەیەکی پۆزتیفە بێت. بەڵام بەبێ ئەوەی کە سیاستێکی ڕوونی هەبێەوە، ببێ ئەوەی کوردی خۆی یەکی گرتبێ لە ناو کوردستانە، زۆر زەحمەتە بتوانێ سەنگی هەبێت، سەنگی نابێت. زۆر باشە. ئەڵبەتەیەکێک لەو بابەتانەی کە بەڕاستی زۆر گرنگە وردەکاریەکانی گفتوگۆ لەسەر بکەینوە، زۆر ڕەهەندی تری هەیە لێکی بدەینەوە. ئەڵبەتە ئەوەی کە تا ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین وەکو ئەوەی کە هەڵبژاردن تەنیا ڕەهەندێکی ناوخۆی عێراقی هەبێ قسەی لەسەر دەکەین، وەکو ئەوەی کە ململانەیەک بێ لە ناوخۆی سنووری عێراقا بێ. بەڵام دیارە ڕەهەندێکی ناوچەیی هەیە، ناوچەی گرتوتە بەر یا ئەوەی کە ڕەهەندێکی بەڕاستی جیهانی هەیە ئەو هەڵبژاردنە. دەمانەوێت هەر لە هەمان تەورە لە بەڕێز دیار غەریبیش بپرسین. بەڕێز دیار، ئێوە سەبارەت بەوەچی دەڵێن، ئایا بەڕاستی ئەنجامەکانی هەڵبژاردن پرۆسەکە بۆ خۆی دەکرێت بە تەنیا وەکو پرۆسەیەکی ناوخۆی عێراق لێی بڕوانین؟ ئێوە سەبارەت بەوەچی دەڵێن؟ کاریگەری ناوچەکە، کاریگەری جیهان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن و ڕێڕەوی ئەو پرۆسەیە کە ئێستا بۆ پێکەنانی حکوومەت دەچێت چییە؟ بەڵێ وەکو لە دوای هەڵبژاردنەکان و لەو دانوستانانەی ئێستا بەڕێوەچن، زۆر باشکار دیارە کە هەڵبژاردنی عێراق تەنیا هێزە ناوخۆیەکان پەیوەندیدار ناکات. ئێمە پێشتریش زۆر جار لەسەرەوە پێڕوانیمان هەبووە. هاتنی ئەمریکا بۆ عێراق و ڕوخانی ڕژێمی سەدام تەنیا لەبەر ئەوە نەبوو کە ڕژێمی سەدام ناحەقی بەرامبەر گەلانی عێراق و گەلی کوردون ناوچەکە کردو، بەڵکو ئەمریکا و هێزا و پەیمانەکانی وەکو دەرگایەک سریانە کرد بۆ کەوتنە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، بۆی پێگەی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ناوچەیە کە داوزە و بە نەوت بە تایبەتی دەوڵەمەندە جێپێی خۆیان قایم بکەن و ئامانجی سەرەکیان ئەوە بوو لە لایەکی ترەوە بتوانن ڕێ لە دووبارە هەستانەوەی پاشماوەکانی یەکێتی سۆڤێت و هێزی تر لە ناوچەکە بگرن. نفوزی کۆماری ئیسلامی ئێران کە لە دوای ساڵی 79 دەرکەوتوو وەکو هێزێکی کاریگەر لە ناوچەکە تاسیری خۆی هەبوو، نفوزی ئەو کەم بکەنەوە. بێگومان ئەگەر ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ساڵی 1991 بیان توانایە سیستەمێک دروست بکەن، ئەو سیستەمە بە ژێرەیەوان بێ، ئەو کاتە ئێمە دڵنیاین کە ئەمریکا ڕێی نادا بە سەدام جارێکی تر ڕاپەڕینەکانی کوردستان و ڕاپەڕینی شیعەکان لە خواری عێراقا سەرکوت بکە. هەرەو کاتە بەتای بە ڕژێمی سەدام هێناو ئەو سیستەمەی لە جێگەی و جێگیرەکە. بەڵام ئەوەی دیار بوو ئەمریکا و حەقەتەیە بینی کە ئۆپۆزیسیۆنی عێراقی لەو کاتە کە کورد و شیعە پێکاتەی سەرەکی بوون، هیچ یەک لەو دوانە بە تەواوی لە بن کۆنتترۆلی ئەمریکانین و ئەمریکا ناتوانێت ئاڕاستیان بکە. ڕاستە پەیوەندی لەگەڵ کووردا هەبوو، ڕاستە کاریگەری لەسەر کورد هەبوو، بەڵام کورد ڕۆڵێکی سەرەکی ناتوانی ببینێت لە بنیادنانی سیستەما لەو کاتە. ئەوەی کە ئەیتوانی ڕۆڵی سەرەکی ببینێت لە بنیادنانی سیستەما لایەنی شیعە بوون و لایەنی شیعەش بە تەواوەتی لە بن کاریگەری کۆماری ئیسلامیا بوون. لەبەرەوە ئەمریکا جارێکی تر بۆی دەرفەتی بۆ دروست بێ، ماوەی لە بەردەستا بێ کە ئۆپۆزیسیۆنێک بە ژێرەی خۆی دروست بکە و ئەو ئۆپۆزیسیۆنە وەکو ئەڵتەرناتیڤ بێنێتە عێراقەوە، ڕێگەی بە ژیانکردنی سەدامدا لە بن چاودێریی نێودەوڵەتیە. ئەم ماوە تا 2003 بەردەوامی کرد. ئەوەی کە لە ساڵی 2000 بە دواوە دەرەکەوت و بە تایبەتیش لە 2002 بارودۆخی جیهانی، بارودۆخی هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیتر دەرفەتی زیاتر تەمەن درێژبوون ڕژێمی سەدام و بەردەوامی ئەو بارودۆخی بەو شێوە نادا. ئەمریکایش ئەو حەقەتەیە بینی ئەگەر بێت و مداخلەی و بارودۆخە نەکەن، ئەوە احتیمال هەندێک ڕوودا و ڕوو بدەن لە عێراق و لە ناوچەکە
لە دەروی کۆنتترۆلی ئەوان بێ لەبەرەوە ئەوان خۆیان گیاندا و خەناعەتە کە پێویستە مداخلەی عێراق بکرێ و ئەو ئۆپۆزیسیۆنێکی کە ئامادەیان کرد و پێیان وابوو لە ئاستێکایە کە بتوانێت تا ڕادەیەک سیاسەتەکانی ئەوان پەیڕەو بکە بەڵام لە ساڵی 2003 تا وەکو 2005 ئەو واقعەی کە بینیمان لە سەردەمی مەجلیسی حکم و حکوومەتی انتقالیە ئەوە بوو کە جارێکی تر لایەنی شیعە کە زیاتر لە بن کاریگەری ئێرانان عێراقا حاکمن و ئەمەش تا ئاستێک ئەمریکایشی تەنگاو کرد لە دوای 2005 تا وەکو ئێستا ئەوەی دیارە لە چوارچێوەی پرۆژە یەک لە دوای یەکەکانی ئەمریکا هاوپەیمانەکانیان ئەوڵدانیان هەیە بۆ ئەوەی کە ئەو هێزانەی کە ئەو لایەنانەی کە خۆیان پشتیوانیانەکەن و پیان وایە ئەتوانن نوێنەرایەتیوان بکەن بەهێز ببن و هەوڵی شەدەن نفوزی ئێران کەم بکەنەوە لە بەرامبەرەوە ئێران لە ڕێگەی لایەنە شیعەکانەوە کە لە دەسڵاتە بوون و ڕۆڵی سەرەکیان لە بەڕێوەبردنی عێراق هەبووە هەوڵی داوە کە پێگەی خۆی بپارێزێ و بەڵکو بەهێزتری بکە ئەم ململانیە کاریگەریەکی جدی هەبووە لە سەر گۆڕەپانی سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنی لە عێراقا و لە هەمان کاتە هێزە هەرێمەکانی تریش تورکیایە سووریایە سعودیە میسرە لە هەوڵی ئەوە بوون کە کاریگەریان لەسەر ڕەوتی ڕووداوەکان هەبێ بەڵام دوو هێزی سەرەکی لە ململانەکە توانین بڵێن ئەمریکا و هاوپەیمانەکانی بوون لەلایەک دووەم ئێران بووە و لەم هەڵبژاردنەیشە ئەوەی کە لە واقعا دەرەکەوێت لیستی عێراقیە بە سەرۆکایەتی عەلاوی ئەتوانرێ وەکو ئەو لایەنە پێناسە بکرێت کە ئەمریکا و هاوپەیمانەکانی ئیرادەی خۆیانی تیابێن و بە هەموو شێوەیەکیش هەوڵیان داوە هەتا وەکو ئێستاش هەوڵەدەن بۆ ئەوەی کە ڕۆڵی سەرەکی هەبێت لە دروستکردنی حکوومەتی ئایندا و بۆ ئەوی بتوانن لە ڕێگی ئەوە ئەو سیاسەتی ئەیانەیە لە ئایندا لە عێراقا پەیڕەوی بکەن بەڵێ باشە بەڕێز دیار بەڵێ بەڕێز دیار ئەلبەتە ئێوە باسی ڕەهەندی ناوچەیتان کە ڕەهەندی جیهانیتان کرد سەبارەت بە پرۆسی هەڵبژاردن وەک دیارە ئێوە ئاگادارن لە نزیکەوە وەک هەواڵێکی ئاکتوێلی ڕۆژانەکە لەم ڕۆژانی ڕابردوودا ئاگادار بوون کە هەیئەتێک شاندێک سەردانی تارانیان کرد دیارە لە ژێر ناوی بەشداریکردن لە نەورۆزە بەڵام دیارە ئێران ئێوە باستان کرد کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە لە سەر هەڵبژاردنەکان و دەیەوێت لە پێکەنانی حکوومەتی شامان کاریگەری هەبێ و لە هەمان کاتدا لە دوای هەڵبژاردنەکانەوە شاندێک دیسان چوونە ئەستەمبول لە ژێر ناوی کۆنفرانسی پارێزگاکان لە ئەستەمبول کۆبوونەوە کراوە بە تایبەتیش لە نێوان لیستی برایەتی مووسڵ و هەروەها لیستی حەدبایە کە دەناسرێ بە دژبرایەتیکردنی یەکتری لە و بە تایبەتی لیستی حەدبا بە دژایەتیکردنی بۆ گەلی کوورد دەناسرێ ئایا ئێوە کاریگەریەکە یا ڕنگدانەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن پێکێنانی حکوومەت لەسەر ئەو کۆبوونەوانەیە ئایا ئەو کۆبوونەوانە چه پەیوەندێکی بە ئەنجامەکانی هەڵبژاردن یا پەیوەندی بە پێکێنانی حکوومەتەوە هەیە؟ بەڵێ من باشم کرد ینی پێش هەڵبژاردن ئەم هێزانە لە هەوڵی ئەوە بوون بۆ ئەوەی کە بتوانن ئەو لایەنانەی کە خۆیان باوەڕیان پێەیە وایان لێ بکەن کە لە هەڵبژاردنا سەر بکەون و هەتا لە کاتی پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکانیشە ئەم گەلێکی بانگەشەکدا کە مداخلات هەیە بۆ پێشخستنیان لەگلایەن و پاشخستنیان لەگلایەنی تر ئەمە هەتاوەکو کۆتایی دەنگدان و کۆتایی پرۆسەی هەڵبژاردن لە دوایەوەش بێگومان ئەو لایەنانە لە ململانیە دەست بەرنادەن و لە پێشبڕکێ دەست بەرنادەن لە هەوڵی ئەوان ئەوەی کە ئێوە باستان کرد ئەوە بەشێکە لەو مەسەلە بێگومان ئێوە ئاگادارن لە پێش هەڵبژاردنما چۆن ئێمە بۆ لایەنی کوردی باسمان کرد لایەنی ئێرانیش حکوومەتی ئێران بە شێوەیەکی جدی هەوڵیدا کە ناکۆکی نێوان لایەنە شیعەکان بەلاوە بزێ ئەو لایەنە شیعانە بە یەک لیستی هەڵبژ بەشداری بکەن چونکە حکوومەتی ئێران ئەیویست پێشەوەی کە هەڵبژاردن بێ هەڵبژاردن بباتەوە ئەنجامەکانی گەرانتی بکە بەڵام دیار بوو ناکۆکی نێوان مالکی و جعفەری و پێکاتەکانی تری ناو ئێتیلافی نیشتیمانی عێراقی کە
ئەما حەکیم سەرۆکایەتیەکە ڕێگەی ئەوەی نەدا کە پێش هەڵبژاردن یەک بگرن بەڵام لە هەمان کاتە ڕێگە لەوەیش نەگیرا کە دوای هەڵبژاردن یەک بگرن بەڵکو هەندێک پەیمانیاندا کە لە دوای هەڵبژاردن یەک بگرن و ئەو دانیشتانێکی کە لە تاران کرا زۆر باشکا باز لەوە کرا و ئێستاش حکوومەتی ئێرانی هەوڵەدا کە لیستی دەوڵەتی یاسا و لیستی ئێتلافی نیشتیمانی لە یەک نزیک کاتەوە هەتا ئەگەر بتوانن ڕێکەوتنێک ئیمزا بکەن لەم یەک دوو ڕۆژە بانگەشەیەوە تێکە ڕێکەوتون بەڵام هێشتا بە شێوەی کە ڕسمی ئەوە پشتڕاز نەکراوەتەوە هەمان کاتە ئێران کە هەوڵی ئەوایە کە بناوی ئەوەی کە پۆستی سەرۆک کۆماری بۆ کورد ڕەوا بینێ پشتیوانی لایەنی کوردیش قازان شتا بۆ ئەوەی کە کوردیش لەگەڵ لیستی عەلاویە ڕێنەکەون ئەو کاتە هەرچەند لیستی عەلاوی یەکەم بووە بەڵام شانسی ئەوەی کە حکوومەت دروستکان نەیبێ ئەمە هەوڵەکانی ئێرانە بۆ ئەوەی کە بتوانێت کاریگەری خۆی لە ئایندە عێراقا زیاتر بکە یان ئەو کاریگەریانی کە هەیە بۆ بیپارێزێ لە بەرامبەرەمە ئەمریکا لە پرۆسی هەڵبژاردنەکە بۆ پێشخستنی لیستی عەلاوی تا ئاستێک ئەنجامی گرتووە بەڵام ئێستا لە تەنگاویەکە ژیانەکە تەنگاویەکەی ئەوەیە ئەگەر بێت و دەوڵەتی یاسا و ئێتیلاف و کورد نزیکیەکەوە و کاتە عەلاوی ناتوانێت حکوومەت دروستکە با لیستی یەکەمیش بێ لەبەرەوە پێویستی بەوە هەیە کە هەم کورد هەم لایەنەکانی تر ڕازی بکە بەوەی کە لێ نزیک بنەوە یەکێک لەو هۆکارانەی کە کورد هەیکاتە بابەت بۆ کەم نزیک بوونەوە پەیوەندیەک لە بینی عێراقیە و کووردا هەیە بەڵام هەندێک گومانی کوردیشەیە گومانەکان بۆ پێکاتی لیستی عێراقیە گەڕێتەوە بەشێک لە پێکاتی لیستی عێراقیە وەک ئێوەش دەزانن پێکاتی بسام نەجەیفیە کە برای ئەسیل نەجەیفی پارێزگاری موسڵ و سەرۆکی لیستی حەدبا بوو ئەو ناکۆتێکی ئەمڕۆ لە بینی لیستی حەدبا و برایەتیایە کاریگەری و کارزانەوەی لەسەر پەیوەندەکانی لیستی عێراقی و لیستی کوردستانی هەیە بۆ ئەوەی کە کاریگەریەوە کەم بکرێتەوە بۆ ئەوەی کە نەرمبوونێک لە بینی لیستی کوردی و لیستی عێراقیە دروست بکرێت بێگومان ئەوەی دیارە ئەمریکا بە ڕێگەی تورکیا لە هەوڵی ئەوایە تورکیا نفوزی خۆی و کاریگەری خۆی لەسەر کورد و لەسەر لیستی عێراقی و لەسەر لیستی حەدباش بخاتە گەڕ بۆ ئەوەی کە ئەم لیستانە لە یەکتری نزیک بکاتەوە وا بکە شانسی ئەوەی کە عێراقیە و عەلاوی حکوومەت دروست بکەن ئەو شانسە لە دەست نەدەن و بتوان کاریگەری خۆیان پارێزن. بەڵێ باشە بەڕێز دیار ئەڵبەتە من دەمەوێت پرسیاری ئەو بکەم ئێوە لە لێکدانەوەکەی خۆتان ئاماژەتان بەوە کرد کە من لە ئەنجامەکەیەوە تێدەگەم بەڕاستی لە کاتی هەڵبژاردنەوە لە دوای هەڵبژاردنەوە و لە گفتوگۆکانی سەرپێکهێنانی حکوومەتیشە ململانەیەک هەیە لە نێوان دوو بەرەی کە ڕەهەندێکی ئێرانی و هەروەها ڕەهەندێکی لە بەرامبەرەکەی ڕەهەندێکی ئەمریکی تورکی و وڵاتانی عەرەب لە پشتیەوە بەرامبەر یەکتری هەیە. ئایا بەڕاستی کورد دیارە هەردوو بەرە هەوڵ دەدەن کە کورد بە لای خۆیانە ڕابکێشن و بەرژەوەندەکانی خۆیان لایەنی کوردی بەکاربێنن ئایا پێتان وایە کە کورد ناچارە پاڵ بدا بە یەکێک لەو بەرانەوە ئایا کورد بۆ خۆی سیاسەتێکی سربەخۆی هەیە لەسەر بنەمای هێڵە سوورەکانی ئایا دەیەوێت چی بکە و سەنگی چی بێ و سیاسەتی چی بێ لە قۆناغی پێکهێنانی حکوومەتە ئێوە پێشبینی چی دەکەن بۆ پێکهێنانی حکوومەت؟ بەڕاستی عێراقیەکان نەتەنیا کوردی لایەنە عێراقیەکان خاوەنی ئەجندای عێراقی نین هەرچەند باز لە عێراقی بوون و نیشتیمانی بوون و گەلێکەکەن بەڵام بەشی زۆری لایەنە سەرەکیەکانی عێراق ئەوانەی ئێستا هەوڵەدەن بۆ ئەوەی کە حکوومەت دروست بکەن یان لە حکوومەتە جێگەیەکی تایبەتیان هەبێ خاوەنی ئەجندای جدی بۆ عێراق و بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق نین زیاتر پەیڕەوی لە ئەجندای دەرەکێکنەدا خاڵێکی جدیە ئەمە خاڵێکە پێویستەکە هەموو هاوڵاتیەکی کورد و عێراقیش هەڵوێستی لەسەر بکەن بۆ لایەنی کوردیش ئەمە بۆ ئێمە گرنگترە چونکە نە بە شێوەیەکی شەفاف و ڕۆن
خاوەنی ئەجندایەکی کوردستانین لەسا ئارسی عێراقیشە خاوەنی ئەجندایەکی ڕوونین ئەمە بۆ خۆی خاڵی لاوازە چونکە وەک لە نرخاندنی خۆیان کاری دکتۆری شارەت پێ کرد کورد لە هەڵبژاردنە وەڕاوە بەڵام لەبەرەوەی ئەم ناکۆکیانە لە بین ئەوپشتەرێکی ئەمە شانسێکی داوەتەوە بە کورد بۆ ئەوەی کورد لە پێکێنانی حکوومەت و لە ئایندا هیچ نەبێ بۆم 4 ساڵی ئایندا جارێکی تر ڕۆڵی کورد هەبێت یعنی کورد ئالێرە شانسی هەیە بەڵام بۆ ئەوەی کە بتوانێت ئەو شانسە هەڵبسەنگێنێ و سوودی لێوە بگرێت پێویستی بەوە هەیە خاوەنی ئەجندا و خاوەنی سیاسەتێکی سربەخۆ بێت واتە خۆی لەو پێگەیە دەربخا کە هەر کەسێ دیوێ بەلای خۆیان ڕای پێشێت پێویستە پێگەیەکی وا بۆ خۆی دروستکە سیاسەتێکی وا دابڕێژێ کە ئەو کاریگەری لەسەر ئەو لیستانە هەبێت چونکە ئێستا ئەو لیستانە پێویستیان بە کورد هەیە چەنە کورد پێویستی بۆوان هەیە ئەوان زیاتر پێویستیان بە کورد هەیە لەبەرەوە ئەگەر بێت و لەم کاتە لایەنە کوردستانیەکان بەیەکەوە لە چوارچوەیەکی هاوبەش و هاوسەنگە بەرنامەیەکی ڕێکوپێک دابڕێژن بۆ چارەسەرکردنی پرسی نەتەوەی کورد ئەو پرسا واسراوانەی کە لە بینی هەرێمی کوردستان و عێراق ماوەتەوە و پێداگری لەسەرم بابەتە بکەن لەسەر هەر لەگەڵ هەر لایەنێکا کە لە دانوستاندنا بن لایەنی ناوخۆیی یا لایەنی دەرەکی و بە باوەڕبوون بەخۆ بۆ پێگەیی کە هەیەی ئیش بکەن من لەو قەناعەتام ئەتوانن سوود لەو بارودۆخەی ڕۆوەر بگرین و لە ئەنجامە کورد بتوانێت ئەم 4 ساڵی کە لە پێشوانایە وای لێ بکە تاویزی ئەو زیانانەی کە لە ڕابردووە لێمان کەوتۆ بیکەینەوە و پێگەیەکی باش بۆ کورد لە عێراق و لە هەرێمەکەیشا دیاری بەڵێ باشە بەڕێز دیارگەریب زۆر سپاس بۆ ئەم جارش لە خولی دوایی پرۆگرامەکە دێینەوە لاتان بۆ وەرگرتنی بیر و بۆچونتان و بە تایبەتی لەسەرەوەی کە کورد دەبێت چی بکەن بە تایبەتی نەک بە تەنیا هێزە سیاسەکانی کە لە باشووری کوردستاندا هەن بە کورد بە گشتی کورد دەکرێت چی بکەن دەتوانین بینەوە لاتان لە خولی دوایی پرۆگرامەکە زۆر سپاس بۆ ئەم جارە بەڕێز دکتۆر ئەگەر ئێوە هەر کامێکتان تێبینیتان هەبێ یا قسەتان هەبێ لەسەر پێکێنانی حکومەت بەڵێ بەڕێز من پێم وایە کورد بێگومان حکومەتی عێراقی دروست حکومەتی داهاتوی عێراقی دروست نابێت بەبێ کورد کێشەمان لاریمان لەوەی نییە کە کورد هێزێکە حتمما دەبێ بەشدار بێ بەڵام کێشە لەوەیدا کورد پێشتری بەشدار بووە لە حکوم بەڵام بەشدار نەبووە لە بڕیاردانی سیاسی لە عێراق تۆ چۆن وا دەکەی دەبێ بەشێک لە بڕیاری سیاسی لە عێراق بۆەوەی بتوانانی مافەکانی خۆت جێبەجێ بکەی ویا ئەو کێشانەی کە هەڵواسراوە لە لێوان تۆ حکومەتی مرکزی وا بکەی کە تەنفیز بکرێت لە ماوەیەکی دیاری کراودا من بەس ئەو بڵا حەزێمە بڵێ ئەڵبەتە ئەوەی کە بەپێی دەستور دیارە ئەوەی کە ئێمە دەبینین لە عێراق هیچ شێ بەپێی دەستور ناچێتە پێشەوە لە قۆناغی ڕابردووە لە بن ناوی تەوافقا ئەوەی کە پێی دەڵێن غەدر کۆمەڵی غەدر لە کورد کراوە بەڵام ئەوەی کە دەچێتە پێشەوە هەمیشە ئەجێندای هێزە ناوچەیەکان و هێزی نێونەتەوەیە لە عێراقا بەڕێوە دەچێت ئێوە پێتان وایە لە قۆناغێکی ئاوایە کە ئەو هەموو ململانەیە هەیە ململانی ناوچەی هەیە لەسەر ئەنجامی هەڵبژاردن ململانی ناوچەی هەیە کورد بە شێوەیەکی عاقڵانە بچنە پێشەوە ژیرانە بچنە پێشەوە بتوانن کەڵکی لێوەرە بگرن لەو قۆناغا بە خەناعەتی من هەر لە هەنگاوی یەکەمی دوای هەڵبژاردنە کورد بە ژیرانە نەچۆتە پێشەوە من دوو نمونە بۆ هێنمەوە نمونەیەکیان سەردانی جەلال تەڵەبانیە بۆ ئێران کە بە بۆچوونی من پەیوەندی لە نێوان ئەلبەتە بۆچوونی منە بۆچوونی هەندێک لە ڕۆژنامە عەرەبیەکانە کە پەیوەندی نێوان کورد و ئەمریکای ئاڵۆز کرد ئەبوایە ئاڵۆزەیە دروست نەکرایە چونکە ینی ڕاستە هێزە ناوچەیەکان کاریگەرن لەسەر عێراق بەڵام ئەگەر بەکو کوردی باشوور یان ئەو قەوارە سیاسی کوردیەی کە ئێستا ئەو کوردستانی کە لە باشوورە هەیە ینی ئەمریکا کاریگەرێکی باشی لەوە هەیە کە ئەو ئەزبوونە ئاوا بمێنێتەوە ئەوە بە بۆچوونی منەوە هەنگاوێکی ژیرانە نەبوو هەنگاوێکی تری کە ئەویش هەر ژیرانە نییە ئەو هێرشەی کە بڵێن نێوەندی ڕاگەیانی پارتی لە ڕێگەی گوڵانەوە لەسەر حکوومەتەکەی دکتۆر بەرهەمیەکە ئەوەش هەنگاوێکی ژیرانەی ژیرانە نەبوو یعنی ئەم دوو هەنگاوە سەرەتایە پیشانی ئەیە کە کورد ناتوانانی ینی لەو هەموو ئاڵۆزیە کێشەکەی خۆی ئاڵۆزتر کرد کە پێویستی ناکرد لەبەرەوە یان ئەگەر هەنگاوی کە نەنجێت زەحمەتە
بتوانێت سیاستێکی هەنگاوی زۆر جدی نەنجێت هەنگاوی زۆر پۆزیتیو نەنجێت لەلایەن هەموو هێزە کوردستانەکانەوە زۆر زەحمەتە کورد بتوانێت بە سیاستێکی دروستەوە بچێتە پێشەوە سیاست دروستەکەشی وا بزانم پێویست ناکا بیڵێنەوە هەرەوەیە کابێ ڕۆژەوێک یا ئاجەندەیەشی ڕوونی هەبێت سیاستێکی ڕوونی هەبێت بیخاتە بەردەم ئەو لایەنانە سیاستەیەکە خۆ ناخرابێ ئیتر چۆن جێبەجێکرێەوە ئەوە جێبەجێکردنەکەی دوایێت بزانێت چی هێزێکی عراقی لەگەڵ یایەکە گرێت چونکە بڕوان ناکەم پێشتریش باسما کرد هێزێکی عراقی بتوانێت بەدەست بەرداری کوردستان بێت. بەڵێ باش دەست بەرداری نابێ بەڵام ئایا هێڵە سوورەکانی کە کورد هەمیشە باسی دەکات دیار لە قۆناغی ڕابردووشە هەمیشە لایەنی کوردی باسی هێڵی سووری کردووە کەرکووک هێڵی سوور بۆ بەڵام لە ساڵی 2004ەوە مادەی 140 خۆی ماوەتەوە کە پێشتر مادەی 58 بوو دوای مادەی 140 خۆی ماوەتەوە چارەسەر نەبووە هێڵی سووری تریشی هەبووە پێشمەرگە هێڵی سوور بووە بوجە هێڵی سوور بووە سامانە سروشتیەکان و خودی چەمکی فیدرالیزم کارکردن بە چەمکی فیدرالیزم لە عێراق بۆ خۆی بۆ کورد هێڵێکی سوور بەڵام ئەوانە هیچی جێبەجێ نەکراوە تا ئێستا ئایا کورد لە ئێستا بە دواوە لەسەر ئەو هێڵە سوورانەی کە هەمیشە دووپاتی کردوتەوە بەم پێکاتی ئێستاە کە دەچێتە پەرلەمانەوە کە حکوومەت پێک دێنێ یا گفتوگۆ لەسەر حکوومەت دەکرێت چۆن مامەڵە بکە. بەڵێ من پێم وایە لە کاتی نووسینەوەی دەستوری عێراق کورد بەهێزتر بوو لە ئێستا و حکوومەتی مرکزی لاوازتر بوو لە ئێستا لەبەرەوە لەوانەیە 18 خاڵ تا 19 تا 20 خاڵی تیا بێت تا ڕادێک لە بەرژەوەندی کورددایە و کێشەکان هەلە سەردەمی ئیبراهیم جعفەریەوە و دەتوانم لە حکوومەتی انتقالی ئاياد علاویەوە بەرنامە و پرۆگرامی هەم تایفەگەری شیعە و هەم شۆڤینێتی عەرەبی بەرنامەیان ئەو بە کە چۆن ئەم خاڵانەی کورد بەتاڵ بکەنەوە و یان وای لێ بکەن لێ بسەنەوە ئەوە لە ڕووی دەستوریەوە لەبەرەوە کورد ئەم پێم وایە بەناوی ئەو دەستورێکە هەیە ئەو خاڵانێک کە لۆ دەستورە هەیە پێداگری لەسەر بکاتن واگەر نەیکرد دەتوانی سەحب کاتەوە تاکە ڕێگا لە پێشی بۆ زامنکردنی جێبەجێکردنی خاڵە دەستوریەکان مادەی 140 بە تایبەتی ئەوەیە کە کورد وەکو باسما کرد یەکگرتوو بن و حەدیش بن لە بڕیاردان یعنی هەڵمەغڵەتێ بە تەلەفۆنەکی فلانە دەوڵەت و بە پەیوەندی وایە تەدەخولی تورکی و وایە ئێرانی و تۆ وەکو قیادەی سیاسی وایە وەکو پەرلەمانتاری کورد دەبی هەڵوێست هەست بە مەسئولیەتی خۆت بکەی دەبی حەدی بی لە بڕیاردان ئەوە سنووری جغرافی کوردستانە تا ئێستا قسە لەسە نەکردووە ئەوە مادەی 140 گوتیان لە 2007 ئاخی سەقفی زەمەنیە جێبەجێ دەکرێت جێبەجێ نەکرا 100,000 پێشمەرگەیە مرکز ئێستا داوا لێ دەکات بیکە بە 40,000 تۆ هەر قبوڵت کرد هەجێ لێ ڕاگر مادەکانیان گۆڕی لە 50 کردیانە بە 140 و کردیان بە 23 و ینی تۆ هەر قبوڵت کرد ئیتر ئەو قبولکردنا ئاخری وەرەدە يعني وجود النامنة مجرد وكو وسيلة استفادة اللي إذا كان وأنا منصبة سيادي ددنا سرو كومار بلا مش دوري الشنيا ويا هيك ناط هيك صلاحية الشنيا كقسمة بتشي شيء كرد بكا ويا بون منا أجر كرد جانتاي دبلوماسي وتوزارة خارجية نما تواو خنكا يعني يساك كرد زور تركيز لا أو مسألة ذاك كجانتاي وزارة خارجية بدرته بكرد بلا أجر ندرات يعني هر ئەوەیە چێشێمە بەڕێی من تەرکیزکردن لەسەر بابەتی کەرکووک مادەی 140 چووکە مادەی 140 سنووری ئیداری و سیاسی کورد دیاری دەکات تۆ کە ئەوە نەبوو هیچ نییە ئەوەی تری هەمووی من وای دەبینم کات بەسەر بردنە تاکە ڕێگا لە پێش کوردەوەیە هەڵوێستان یەکخەن پێداگیری بکەن ئەگەر نەکرا سەحب دەکەمە لەو حکوومەتەی. بەڵێ باشە بەڕێز دکتۆر ڕێبوار ئەڵبەتە بەپێی دەستورێک ئەوەی کە هەیە لەگەڵ ئەوەی کە ڕخنەیەکی زۆری لێ لەوەی کە کۆمەڵی هێزی سیاسی پێش لە کاتی گەڵاڵەکردن و خستنە ڕێفراندۆمێ دەنگیان لەسەر نەدا بەڵام ئەوەی دەبینین دەستور لە عێراق هیچ شتێ بەپێی دەستور ناچێ بەڕێوە ئایا خۆبەستنەوەی کورد بە شێوەیەکی ڕەها بە دەستورەوە ئەوەی مادەی 140 جێبەجێ نەبێ وا دەبێ و هەمیشە خۆبەستنەوە چاوەڕوانیکردن بە خۆبەستنەوە بە دەستورە بۆ خۆی لە خۆیان لە تەنیشت داخوازی جێبەجێکردنی دەستورەوە خۆنەکردن بە هێزێک خۆی لە خۆیان سەرچاوی کێشەکانی ئەوەی کە کورد بەڕاستی هێندەی بە دەستورەوە خۆی دەبەستێتەوە خۆی لە هەمان کاتاوەکو هێزێکی سیاسی خۆی بنوێنێ و بڕیاری سیاسی هەبێ لەوێ لە ناوەندەکانی بڕیاری سیاسیە کاریگەری هەبێ ڕاستە من بەڕاستی ینی هەڵە پرسیار نییە بەڕاستی کێشەیەکی ئاڵۆزە خستە بەردەمی زۆرم پێخۆشە کە گفتوگۆی بکەین و ڕای خۆمی لەسەر بم ڕاستە دەستور
پارچەیە کاغەزە نووسراو لێەوە هەندێشتی تیا باشە کە من خۆمێکی ملۆوانەی کە زۆر ڕەخنەم لێگرتووە لەسەری نووسیومە ڕەخنەم زۆر لە دەستورە بووە دەستور تەنها لایەکێتی لایەکی تری ئەوەیە کە کورد چۆن نەتوانێت ماڵی خۆی ئاوا بکات لە کوردستانە ئەنجام هەست چەند هەنگاوێک دیاریەکەم ئەو هەنگاوانی کە دیاریەکەم ئەوەیە کا بێ حکوومەتێک و پەرلەمانێکی چالاکە بن بەڕاستی ئێستا کەس نازانێ ئایا سەرچاوی قانوندانان چێیە چونکە حکوومەت هەیە حیزب هەیە سەرۆکایەتی هەرێمەیە پەرلەمان هەیە هەمووی ئالۆز بوو تێکەڵ بووە یعنی کەس بۆ نمونە بۆ زۆر شت خەڵک پەنابا بۆ سەرۆکایەتی هەرێم کە لای من ئەبێ پۆستێکی تەشریفاتی بێت ئەبێ هەموو کێشە قانونیەکان لە پەرلەمانە هەل بکرێت و دەسەڵاتی جێبەجێکردنیش حکوومەتە حیزب تەنها ئەبێ دوو ڕێکخراو بن یا بەڵێم دوو چەند ڕێکخراوێکی سیاسی من لە دەرەوە کە ئەجەندەیان پێە ئەیانوێت مێکانیزمی دەوڵەت و پێکهاتەی دەوڵەت بەکاربێن بۆی ئەو سیاسەتانی خۆیان جێبەجێ بکەن ئەم کێشەیە زۆر گرنگە کە لە ساڵی 92 لە کوردستانە چارەسەر نەکراوە ئەگەر ئەم کێشانە ئەمە کێشەی جارێ سیاسیە کێشەی تری هەیە کێشەی ئابووریە بۆ نمونە هەڵبەت دابەشکردنی دەرامەتی کۆمەڵە دەرامەتی ئابووری بەسەر کۆمەڵە زۆر گرنگە ئەگەر نابێت ناڕەوایی کۆمەڵایەتی هەبێت ناو خەڵکە کوردستان هەرێمێکە وڵاتێکە چی ناوەری ناو نییە جێگەیەکی زۆر دەوڵەمەندە هیچ شەفافیەک لە بەرامبەر خەڵکی کوردستان و لە بەرامبەر پەرلەمانە نییە ئەتوانم لە بەرامبەر حکوومەتی کوردستانیشان نییە نەوت و غاز چی لێت و بۆ کوێچێت من هەندێک زانم بۆ کوێچی کە ڕەنگە جێم پرۆگرامە نەبێ یعنی ئەمانە زۆر گرنگە کە ئەمان ئەم نەوت و غاز و ئەو دەرامەتی کوردستانە کە لەوێیە بە قانونێکی شەفاف کە پەرلەمان ئاگادار بێت هەمووی ڕێک بخرێت بۆی بزانێ ئەو دەرامەتە چەنگا دوای ئەو دەرامەتە لەگەڵ بەغا ڕێئەکەون بەنەوەیەک چی لەکەن بەڵام بێ بە شەفابی ئایا چێتە بەجێی حکوومەتی کوردستانەوە ڕەنگە هەندێکی پێویست بکات بچێتە بەجێی فیدراڵەوە یعنی هەروەها بابێنە سەر هێزی ئاسایش ینی هێزی ئاسایشی شێیە کەس نازانێ دەستگای زانیاری هەیە پاراستن هەیە ئاسایشی پارتیوێکێتی هەیە حیزب بڵین چەکداری حیزب هەیە هێزی دژە تیرۆر هەیە ینی ئەگەر حکوومەتی بەغا ڕاز دەکات تۆ 100,000 پێشمەرگە بۆ چییە ینی بە قەناعەتی من کوردستان چونکە کوردستان ینی وەزارەتی دیفاعی ناوێت چیەکە پەلاماری تورکیایەت پەلاماری عێراقیات ینی بەڕاستی زەمەنی ئەوە نەماوە کوردستان پێویستی بە هێزێکی ئاسایشەیە کە ئاسایشی هاوڵاتی کوردستان بپارێزێت لەوە زیاتری ناوێت نەدژە ترۆری ئەوێت نە نازانم چیەوێت ئەمانە هەمووی کۆمەڵی پۆزیشن کە ئەتوانم بڵێم ناتوانم بڵێم بەڵام بەس ینی هەر ئاشکرایە کە بەستراون تۆ بە هەندێک بنەماڵەوە بە هەندێک خێزانەوە بۆی بەرژەوەندی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی ئەو چەند عشیرەتی ناوەنەی خێڵی ناوەنەی بنەماڵی ناوەنەی بپارێزیە ئەمە کۆمەڵێک گرفتن ئەگەر ئێمە بەسەر ئەم گرفتانە زاڵ نەبین لە کوردستانە دایما لە سلەیمانی پێڵێن بۆشەی بەدەسەوە دایما لای حکوومەتی بەغا تۆ بۆشێک داوە بەدەسەوە تۆ هەر قسە بکە ئەڵێ میلەتەکەی خۆر لێو ڕازی نییە نەوتوقازەکە چیلیەکەی بەڵام ئەگەر تۆ توانیت ئەو دەوڵەتە تۆکمەیە یان با ناوێنێنم دەوڵەت ئەو ئەسۆرەتیە یان ئەو دەسەڵاتە تۆکمەیە دابنی کە کەسێک نەتوانێت لە گوڵ کاڵتری پێ بڵێ ئەو وەختە تۆ توانێت دەست بکەی بە چاوی هەموو لایەنێکە بەڵام لەوە کە تۆ کەس نازانێت دەرامەت بۆ کوێچێ کەس نازانێت سیاسەت دەستیەوەیە کەس نازانێت کێدارکاریە و هەموو ڕۆژنامە نووساکە کەس نازانێت کێکیە کوژێ کەس نازانێت کێ دەسەڵاتی هەیە ینی لەم گەڕە لاوژەیە کە بڵین ئەگەر لە جیاتی فۆزا گەڕ لاوژێ بەکاربێنم ئەلەم گەڕە لاوژەی تۆی بینیت تۆ لە پۆزیشنێکی ئەمەngە بەهێزانیت بتوانی لە بەرامبەر دەسەڵاتی عێراقا بۆستی لەبەرەوە هەر سازشەکەی لەبەرەوە لە ساڵی 92 هەرەی بینی هەر سازشەکەی سازش دوای سازش هەرە چیتە بەغاو لە جیاتیش دەستکەوتی هێنابێتەوە بە کۆمەڵی سازشەوەیت مادەی 50 وەکو مامۆستاش باسی کرد مادەی 50ەکەی بە سەوسلەکەی بە 23 دوای وا لێ بە علاوی ئەدۆڕێنی ینی ئەمە سازشە دوای مووسڵ لە دەستێت چوو دیالە هیچ نەکردو ینی گرفتێکی زۆر بەڕاستی گرفتی زۆر گەورەمەیە لەسەرەوەی کە لا ئێمە دەست لە کارکێشانەوە نییە ئێستا پاژەوەی ئەو شکستەی خوار کورد لە مووسڵە لە دیالە لە کەرکووکە هەموو کۆمەڵێ سیاسی گەورە دەستی لە کارکێشە
کۆمەڵێ دەموچابی زۆر کۆن هەن خەڵک تااقەتی لیان چووە دەنگی بۆ نەیاون یەکی 1000 دەنگیان نێناوە بە زۆر یەکی 50-60 دەنگیانێن و ئەیانکەنەوە بە ئەندامی پەرلەمان ئەمە سبەی نێچێتە بەقا پێڵێ کابرای عەرەب پێڵێک شیعەیە عەرەبە سونیە عەلاویە ئوسامە نجەفیە تۆ ناوی بڵێ تورکە پێڵێ بابەجان تۆ میلەتەکەی خۆ 1000 دەنگی بۆ یاوی چۆن لێرە هاتی بە ناوی میلەتەکەی خۆتەوە قساکەی یعنی ئێمە کۆمەڵێک گرفتی زۆر گەورە هەیە کە چارەسەریان لە جیاتیوی چارەسەریان بکەین ئێمە ئاڵۆستریان نەکەین یعنی ئێمە هەمووی ئێستا ئەم قسانەی کە من کردم ئەم کۆمەڵ ئەم شیکاریەکی کە شتێکی زۆر ئاڵۆزە کابێ هەمووی چارەسەر بکرێ بە قانون کێشەی کوردی ئاڵۆستر کردووە وەکو موسڵی لێ وەکو کەرکووکی لێ وەکو دیالی لێ وەکو بەغای لێ نازانمەڵێن 750,000 کورد لە بەغا هەیە کورد ناتوانێت کورسیە بێنێ معناوێت تۆ شکستی خواردبووە معناوێت تۆ ناتوانانی دەسەڵات بەری بەڕێوە هەروە دەست پێشەوە وەکو یعنی بێ دەسەڵاتی کوردی وای لێ بێت ئەبێ میلەتی کورد وای لێ بێت دەسەڵات وەکو کار دەست سیر بکە کەسێک خەڵک دەنگی بووە ئەچێتە دەسەڵاتەوە 4 ساڵ ئیشی خۆیەکات سیاسەتێکی بێ و سیاست جێبەجیەکە ئەگەر کارێکی باشی کرد و خەڵک بەدڵی بوو دەنگی بۆیەنەوە بۆی 4 ساڵی کەش بەردەوامی دوای ئەوەی هەر بەردەوام نابێت بەڵێ باش کورد ناچارە ئەگەر بەڕاستی شکستی هێناوە ناچارە بچێت لە ئەستەمبول گفتوگۆ لەسەر ئەوەی زیاتر شکستی دری خۆی بکە ئەوەی کە ناچار ببێ لیستی حەدبا وەکو مخاتەبی پرسەکانی خۆی قبول بکەوەی ئێمە دەبینین لە ئەستەمبول ڕوودا کۆبوونەوە دەکرێن ئەو بەخۆی من دەمیست قسەی لەسەر شتێککە بکەم پێشەوە بێمە سەر ئەستەمبول کورد سەیری ئاید عەلاوی دەکات دەڵێ قوڵایی ئاید عەلاوی ئەردەنە و سعودیایە و میسر و فلان و فلانە قوڵایەکەی لیستی شیعە ئێرانە خۆشی دان بۆ شتە دادنێت دەڵێ وایە و لە هەمان کادا خۆی بێکەس کردو هەوڵ نادە وەکو هێزێک خۆی نیشان بدا من پێم وایە بەستنی کۆنفرانسێکی کوردی هاوبەش لە هەموو بەشەکانی کوردستان لە هەولێر خۆی لە خۆیدا نامەیەکی کراوەی ڕوونە بۆ هەموو هێزەکانی عێراق و ناوچەکە کە کوردیش بە تەنیا نییە بۆچی خۆم بە تەنیا دەکەم دێم کۆنگرەی نەتەوەی 6 مانگ جارێک لە هەولێر دەبەستم بۆچی نا وە چ لێ دەکەن ئەگەر بەستات یعنی ئایا ئەوەی کە سەدام بە کوردی کرد بە کیمیا لە کوردیا لەوەی خراپترمان بەسەر دێ ممکن نییە مەحاڵەوە ڕوونادا کەواتە بۆچی خۆت وابەستە کردو ئەو التزامە لەسەر خۆت فەرز کردووە و لە بریەوەی کۆنگرەی نەتەوەی بکەی دەچی لە ئەستەمبول دادەنیشی دوای دەوری ئەستەمبول چییە بەنسبەت تۆ یعنی تورکیا بە هەموو قۆتی خۆی داوا لە تورکمانەکان کردووە بڕۆن دەنگ بدەن بە ئایاد عەلاوی تۆ پێتان وایە تورکیا حسابی لەسەر چییە من پێم وایە ناوەڕۆکی قەزیەکە بابەتی کەرکووک دەوری زۆر بوو کە خۆی داوای کرد قەیراکە با بۆ عەرەب بێ با بۆ عەلاوی بەڵام بۆ کورد نەبێ و تورکیا دەیەوێتن پیشارمانی بداتن کە هێزێکە لە ناوچەکە کاریگەری خۆی هەیە و ئەمریکا ببێ ئەو کاری پێ ناکرێ و ئەمریکاش بە هەمان شێوە دەوێت دەورەی بداتێ ئەگەنا چوونی لیستی حەدبا و برایەتی بۆ ئەستەمبول هیچ شتێکی بێواتایە تۆ ئەوەتە شارتێ لە کوردستان دەتوانین لە کوردستان دانیشی دەتوانین لە مووسڵ بۆچی دەچێت ئەستەمبول دوایە هەرچەندە ئەوان دەڵێن دوو بەشە چوونەکە بەشێکیان بۆ ڕاهێنانی ئەنجومەنی پارێزگای مووسڵ لەسەر ڕاهێنانی دیموکراتی ئەنجومەنی پارێزگای مووسڵ فێریکەن کە چۆن بە شێوازی دیموکراتی کارەکە بەشێکی بە حساب بووە چارەسەرکردنی کێشەکانی نێوان حەدبا و بۆ خۆی ناتوانێت لە وڵاتەکەی خۆیان دیموکراتی بێ بێگومان مافی کوردەکانی پێ قۆت ناچێت ئەگەر تورکیا بەخۆی وڵاتێکە یان هەروەکو دەیبینین کە ئەردۆغان دێت داوا لە ئەڵمانیا دەکات قوتابخانەی زمانی تورکی بکرێتەوە بەڵام 20 میلیۆن کورد تەیە نابێ بە کوردی بخوێن و بە کوردی قسە بکەن و مناڵەکانی ناوی کوردیان لێ بنن ئێتر تورکیا ئەن هەموو کەسێک لەو سیناریۆیە تێدەگات هەموو مناڵێکی کورد دەزانیتن کە ئەوە بەشێکە لە سیناریۆی ئەمریکی و سەرچاوە نەوتیەکان نابێت لە ژێردەستی کووردا بێ و کورد دەبی و میلەتەکی ژێردەست بێ و ئەو ڕاستیە کورد لە باشووری کوردستان ئەو شتە دەزانی لەبەر ئەوە من پێم وایە کاتێەوە هاتووە تۆ جەسارەت بنوێنی کاتێەوە هاتووە کۆنگرێشنەتەوەی بەستی قوڵایی توش بە هەمان شێوە ڕوحایە و دیاربەکرێ و کرماشانە و سەرپولی زەها و عەمودە و قامیشلویە بۆچی خۆت بێکەس دەکەی بۆچی خۆت وا لاواز دەکەی بۆچی وا خۆت ملتەزیم دەکەی بە بڕیاری ئەمریکی بەس پێم بڵێ تاکەی تۆ بەبێ ئەوە هیچ شتێکی نووسراو لە نێوان تو لە نێوان ئەمریکادا هەبێ بە دوای ئەمریکا دەکەی وایە بە پێش ئەمریکا دەکەوی من تێناگەم هیچ میلەتێک لە ناوچەکەوانە و گەورەترین زەرریشی بە کورد گەیاندووە هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا دەزانن کورد لە باشوور ئەمریکیە کەچی ئەمریکا یعنی بەرژەوەندی لە چێ بەرژەوەندی هەبی ئەمریکا لەوەیە هیچ ئەوەی بۆ کورد نییە لە بەرنامەدا نییە ئیتر ئەوانە کۆمەڵک شتی کوشندن لە سیاسەتی کوردی لە باشووردا و دەبی
حدێکی بۆ دابدرێ بەڕاستی یعنی تۆ بابەتی تورکمان و دەزانی کە جەبهەی تورکمانی لە کەرکووک بەکرێ گیراوی تورکیایە و دەزانی تورکیا پێ دەڵێ بڕۆ بەگەر علاویکەوە بە هەر سعرێک بێ قەیناکە ئەگەر دەنجی ژنێنی کورسی ژنێنی قەیناکە گرنگ خزمەت بەچ دەکە بە سیاسەتی تورکی کە کورد خاوەنی کەرکووک نەبێ و تۆش کێشە تێ لەگە لیستی حەدبا جێگانما دەچێ ئەستەمبۆڵ بچوو هەڵوێستێک پیشاندا ڕەفزی دەکەم هەولێرم هەیە سلێمانی هەیە بۆچی پەرلەمانم هەیە شەرعیەتم هەیە بۆچی دەچمە ئەستەمبۆڵ و ئەمریکاش بە هەمان شێوە هاتووە هەتا لە مەوزوعی کورسیەکانی کەرکووک UN بەخۆی ئیشرافی کردووە ئەمریکاش ئیشرافی کردووە 6 کورسیان بۆ علای مسۆگەر کردووە علای ڕاستەوە لیستێک هێزی خۆی هەیە کاری کردووە ئامادەکاری کردووە بەڵام دەستیوانیشی تێدا بووە چونکە 7 ڕۆژ لەوە پێش علای ڕسمیان داوای لە ئەمریکا کردووە وەرە قانونی ئەمنی کە لەگەڵ عێراق لەگەڵ حکوومەتی عێراقی تەوقیعت کردووە وەرە هەمواری بکەین و ئەمریکاش خۆی وای لە علاوی کردووە کە داوایە بکە و ئەمریکا هەر بۆش دەیەوێت کە علاوی ئەم جاریان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێ یەکەم مانەوەی خۆی بۆ ماوەیەکی لە دوای 2011 ئەمریکا دەوێت زیاتر ببینێتەوە دووەم شتیش وەکو دەیەوێتن سنوورێک بۆ ئێران دابنێ چونکە ئێستا کە ئێران و خەریکە حکوومەتی عێراقی لە ئێران تشکیل دەکرێ بەڕاستی جێگەی سەرسوورمان نەوشتە یعنی هێزە عێراقیەکان عەرەبەکە بە تایبەتی شیعەکە بە شێوەیەک خۆی ڕابط کردووە کە ئێران شەرعیەتی هەیە دەبێت لە بڕیاردانی سیاسی ناو عێراق لە دروستکردنی حکوومەت لەگەڵ بێ و علاوی بە هەمان شێوەکو باسم کرد بەڵام کورد تۆ بۆچی خۆت بێکەس کردووە تۆچی بۆ کۆنگرەیەکی نەتەوەی چییە کە نایکەی یعنی ئەوە چەند مانگە چەند ساڵە قسەی لەسەر دەکرێت بیکە بزانە قازانج دەکەی یان زەرەرە قازانج زیاترە یان زەرەر یەکەم شت هەموو گەلی کرد ڕێک دەخەی دووەم شت وەک هێزێکی زل گەورە خۆت پیشان دەدەی هەم لە ئەمریکای هەم بۆ وڵاتانی دەوراپشت و بۆ ناوەوەی عێراقیش بەڵێ باشە بەڕێز دکتۆر ڕێبوار ئێوە سەوارت بەوە من چەند سەرنجێکمەیە لەوەی کە من لەگەڵ کاک فوادەم لەوە کە بەڕاستی کورد نەیتوانیوە قوڵی هەم جوگرافی هەم سیاسی هەم مێژووی کوردستانی گەورە بەکار بهێنێت یعنیەوە کورد لەوا شکستی خواردەوە کە نەیتوانیوە کە ئەیتوانی بۆ نمونە پارچەکانی تری کوردستان ئەیانتوانی بن بە پاڵپشتێکی زۆر باش بۆ باشوور هەروە باشووری توانی بە پاڵپشتێکی زۆر باش بۆ پارچەکانی تر هەندێک کار کراوە بەڵام بەڕاستی لە ئاستی چاوەڕوان کراوە نییە ینی ئەوە ڕاست دەکات من باسیەوە ناکەم تۆ ینی ئێستا حکوومەت یاریمی کوردستان بچێ بۆ نمونە پێکەکەی بێنێتە هینەوە کۆنگرەیەکی بکاتەوە ئەوە کێشەکە ئاڵۆزەکە بەڵام حکوومەتی کوردستان یا پەرلەمانی کوردستان ئەتوانێت وردە کۆنسێپتی کوردستان وەکو یەکەیەکی کلتوری و جوغرافی بەرز بنرخێنێت کۆنفرانسی بۆ نمونە کۆنفرانس توانی بکەی شەرت نییە نەتەوەی بێ کۆنفرانسی کللتوری بکەرەوە هەندێک دەستگاوشتی کللتوری بەرە ناوچەکانی ترەوە وا بزانام کەسیش ڕێگەل لێ ناگرێتەوە ئەگەر دەستگایەکی فێرکردنی هەڵپەرچیە لە ئامەدیان لە کرماشان دابمەزرێنی یعنی ئەتوانی هەنگای بچووک بنێ بەڵام 20 ساڵ ئەتوان ڕاستا وردەوەدا و هەنگا بچووکانە لەسەر یەکە دابنای هەنگاوی گەورەی لێبەوە ئەوە بە قەناعەتی من ئەتوانرا لەگەڵ کاکفوادام ئەتوانرا بەڕاستی ئەو قوڵیە کوردستانیە بەکاربێنێ بەکار نهاتووە دەربارەی ئەمریکا ینی من تۆزێک پۆزیتیڤ بەرامبەریکە ینی ئەمریکا و بەریتانیا ئەبێ ئێمە لەوە بگەین کە ئەوان دەوڵەتێکیان دامەزرانووە بڵێ بەتایبەتی بەریتانیا دەوڵەتی سەقەتی دامەزرانووە ناوینەوە عێراق کە هەر دەوڵەت نییە ینی مەلێک فێسەڵ لە 1932 کە خوای باتەوە ئەڵێ سەر و خواری عێراق گەڕام نمتوانی عێراقیە بدۆزمەوە هەتا ئەمڕۆژ سەر و خواری عێراق بگەڕێ عێراقیە نادۆزیتەوە ئەگەر خۆ نازەم ژماری دانیشتوانی عێراق چەندە 30 میلیۆنە 31 میلیۆن ئەگەر 31 میلیۆن پاسپۆرت بەریتە عێراقەوە بەشە تێ بتوانە عێراق بەجێ بێڵن هەر 31 میلیۆنەکە یێتە دەرەوە لە عێراق ئەمە دەوڵەت نییە هیچ شتێک نایان بەستێ بەیەکەوە هیچ شتێک بە خاکەشەوە نایان بەسێتەوە دەوڵەتێکە لەسەر بناغەیەشی کوشتن و برین و زوڵم و تایفەی دینی و ئەم شتانە دامەزراوە ئەوان کە بەریتانیا مەیداناوە دامەزرانووە هەندێک بەرژەوەندی بۆ ناچینە مێژوێکەوە ئەمریکا ژاتووە هەر ئەیانەیە بە زۆر شتێ دروست کە ناوی عێراق بێت هەڵبەت هەموو جارێکە هەڵبژاردن نەکرێت ئەو هەڵبژاردنانە بۆ ئەوەیە کە عێراقێک بخە بەڵام هەموو جارێک هەڵبژاردن لە عێراقڕێ بەعکسی هەموو وڵاتێکی ترەوە عێراق تەقسیمترێ بێتەوە چونکە شیعە دەنگ بۆ شیعایە سونە دەنگ بۆ سونایە کوردیش دەنگ بۆ کوردەیە ئیتر
کوردێک مەگە بەدەگمەند بینی کوردێک دەنگی بۆ لیستێکی عەرەبی یابێ حەدبای لێ دەرکە حەدبات زۆرتر یەکێتێکە لە بینی کوردی ئەو منتیقەیە و با نەچینە تەفسیلاتەکەیەوە ئەمە بەڕاستی ئەمە ینی ئەمە من لەم سیاستی ئەمریکاش بە دوای دیموکراتێتە ناگەڕێ نایوێت عێراق بێ بە وڵاتێکی دیموکراتی و بە وڵاتێکی وەکو ئەمریکا بەڵکو ئەوێت ئارام بێت ئەمریکا و بەریتانیانوێ ئارام بێت ئەوان بتوان بزنسی خۆیان کاری خۆیان لەویا بکەن ینی نانەوێت حکوومەتی کوردستانی بڕوان ناکەم بیانوێت لەوە بەقوتر ینی بەڕاستی ڕەنگە ڕێیەک سیاسەتێکیشان نەبێ بە جیانێش پێ بۆ حکوومەتی کوردستان و بۆ عێراق ئەزان چیەکەن ینی ئەوەش کە تورکمان ینی بەرەی تورکمانی لایەنێکی کەمی تورکمان نەتەوەیەکن ئێمە چەند ساحیبی کوردستانی ئەوانی ژۆنگە ساحیبی کوردستان ینی هەر ئەوان نین ئاسوورەکان یەزیدەکان نازام بچێن ئەمانە بێم بە چاوێکی وا سێرام بکەین ئەمانە خاوەنی کوردستان وەکو ئێمە هەموو مافێکیانەیە و هەموو بەرپرسێکیشانەیە لە بەرامبەر قانون و دەوڵەتە ینی زۆر گرنگەکە ئێمە بتوانین ئەو بیرۆکانە ینی بەرز بنرخێنی بەڵێ باشە ئەلبەتە لەسەر هەمان بابەت قۆناغی داهاتوو دەکرێت چی بکرێ و دەکرێت مەترسیشی هەبێ قۆناغی داهاتوو ڕسکیشی هەبێ قسە لەسەر ئەوە دەکەین دیسانەوە لەگەڵمانە بەڕێز دیار غەریب دیار بەڕێز دیار ئێوە بەداخەوە پێم وا بێ وا گوێملەیە کە تەلەفۆنەکە بڕاگەر هاوکارانم بەڵێ باشە ئەلبەتە ئەم قۆناغا مەترسیشی هەیە بەڕێز دکتۆر ڕێبوار دەکرێت مەترسیەکانی بۆ گەلی کورچی بن بەڕاستی باسی لەوە کرا کە کۆمەڵکوژی جارێکتر وەکو قۆناغی ڕابردوو نابێتەوە بەڵام ڕسکیشی هەیە ئێوە باسی هێزی پاراستنتان کردوانەیە کە هێزی پێشمەرگە بەو حەجمە گەورەیە پێویست نەکا بەڵام بەڕاستی ئایا مەترسیەکانی سەر گەلی کورد هێندە ڕەویوەتەوە کێشەکان هێندە چارەسەر بۆ کە گەلی کورد پێویستی بەوە نەبێت کە هەم لەباری کۆنسێپتی سیاسیەوە هەم تەنانەت وەکو هێزی پاراستن پاڵی لێباتەوە بە قەناعەتی من کورد ناتوانێت بە چەک بەرگری لە خۆی بکات من بەستم ئەوە نییە کە بە چەک چێدە مەدانەوە شەڕ بۆ مافەکانی بکە بەڵام ئایا بەو ڕاددەیە مەترسیەکان ڕەویوەتەوە کە پێویستی بە هێزی پاراستن نەبێ من ینی باسیۆم کرد کابێ هێزێکە بێ سەر بە دەوڵەت بێت نەک بە حیزب بوو بەلایەن نەک میلیشیا بێ سەر بە دەوڵەت و لایەنێک سەر بە حیزبەکان بێت و سەر بە کەسێک بێت و ئەوە نە بەڵام ئەبێ هێزی ئاسایش پارێزی کوردستان هەبێت هەڵبەت ئەوە بەجێ هێڵم بۆ لایەنی تایبەت ئەوە چۆن ینی مەبەستی چی و چووکە هەندێک پێوانی نێودەوڵەتیە تۆ چەند پێویستە بە چەند ئاسایشەیە ئەتوانی پێوانەی نێودەوڵەتی جێبەجێ بکەیت پیادە بکەیت لە کوردستانە ئەوە کاری وەزارەتی بڵین ناوخۆی لە کوردستانەکە ئایا چەند هێزی ینی تۆ ناتوانانی هەموو خەڵکی کوردستان بکەی بە چەکدار بەڵام هەڵبەت ڕێژەیەک هەیە کە ئەو لەو ڕێژێ بەڕاستی ئەگەر هێزی پاراستن هەبوایە و ڕێوشێنی پێویستی بگرتایەتە بەر ئەو هەموو کۆمەڵکوژێ لە بەرامبەر بە یەزیدەکان ئەنجامەدرا بە بەرامبەر بە کوردە یەزیدەکان ئەڵبەتەوە پرسیارێکە قسەی لەسەر دەکەین ئەگەر وەڵامتان لەسەر ئەوە بدەنەوە بەڕێز دیار غەریب جارێکە لەگەڵمانەیە بەڕێز دیار شۆتان باش ئەڵبەتە ئێمە سەبارەت بە قۆناغی داهاتوو کورد دەکرێت چی بکەن و بە تایبەتی مەترسیەکانی قۆناغی داهاتوو چییە و کورد ئایا بەڕاستی ئامادەن بە قۆناغی داهاتوو ئێوە سەبارەت بۆ بۆشونتان چییە؟ بەڵێ لە قسەکانی ڕابردووشمان ئیشارەتم بە چەند بابەت کرد بە تێڕوانینی ئێمە کورد بە گشتی پێویستەکە ئەم قۆناغە زۆر بە هەستیاری فێر بکە ئێمە پێویستە بە سیاسەتی خۆمان نەپچینەوە لەسەر ئاستی باشووری کوردستان هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمیش لە پارچەکانی تری کوردستان و ئاستی گشتیشە پێویستە بە سیاسەتی خۆمان نەپچینەوە هەندێک فاکتەر هەن لە سیاسەتی ئێمە لاوازن یاخود غایبن ئەو فاکتەرانە گرنگن لە ئەم ڕایەمە دەست خۆمانە بخەین تاکە فواد و کاگستۆری شارەکان پێدا بە تێڕوانی ئێمە یەکەم لێڕەوکردنی سیاسەتی نەتەوەیی ئەمە لە چوارچێوەیەکی وانە بە شێوەیەکی هەڕەمەکی یا بە شێوەیەک کە ئێمە وا بکەین هەموو لایەنەکان یا هەموو دەوڵەتەکان بکەینە دژمنی خۆمان بەو شێوەیە بەڵام ئێمە ئەتوانین بە چوارچێوەیەکە هەم کولتوری هەم سیاسیش سیاسەتی پێڕەو بکەین کە
کاریگەری پۆزیتیڤی پارچەکانی کوردستان لەسەر یەکترا بێ چونکە ئێمڕۆ گەلی کورد و هەرێمی کوردستان جێگەیەکی گەرمە و کاریگەری جدی هەیە لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئەم قورساییە ببێنین نەتوانین لەسەر ئەو قورساییە سیاسەتێکی جدی بکەین بۆ ئەوەی کە بتوانین سیاسەتێکی بۆم ڕەنگە بکەین پێویستە ئێمەی کورد لایەنە سیاسیەکان هاوڵاتی کورد ڕۆشنبیران ئێمە یەکتری تەواو بکەین ئێمە یەکتری قبوڵ بکەین ئێمە خۆمان و بوونی خۆمان و گەورەبوونی خۆمان لە بچووبوونی بەرامبەرمانە نەبینی ئەمانە خاڵی جدین ئێمە لە لاوازی بەرامبەرمانە هێزی خۆمان نەبینی بەڵکو لە یەکتر تەواوکردنا بەهێزبوونی خۆمان ببینین ئەگەر سیاسەتێکی بەم ڕەنگە پێڕۆ بکەین من پێم وایە لەسەر ئاسی عێراقیش لەسەر ئاسی پاشەکانی تری کوردستانیش ئێمە ئەتوانین دەستکەوت بەدەست بخەین بۆ نمونە بۆ جاری یەکەمە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گەلی کورد لە هەر چوار پاشەی کوردستانە تا ئاستێک وشیاری نەتەوەی پێشکەوتووە خاوەنی هەندێک دەستکەوتە و هەستی نەتەوەی داخوازی نەتەوەیشی لە پێشە ئەوە تا لە باشووری کوردستانە کۆمەڵە دام و دەستگا هەن کە هەرچەنە کەم و کورسی هەیە و هەرچەنە خەڵک بەدڵی نییە بەڵام بەڕاستی خاوەنداریشی بێتە و پێی خۆی زانێت لەسەر ئاسی عێراق هەندێک دەستکەوتی هەیە و ئێوێ ئەمانە پێشخوا لە باکووری کوردستانە ئێمە ئەبێ و حقەتە ببینین دوای نزیکی سەدەیەک کورد لە ئاستێکا هەستاوەتەوە و بە شێوەیەکی ڕێک سیاسەتەکە و خەباتی خۆی بەرە پێدا لە ڕۆژئاوای کوردستانە گەلی کورد لەما بینین لە ئاسی هەستانەوەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە هەمان شێوە واتە لە ڕۆژهەڵات و ڕۆژاوا بگرە لە باکوور و لە باشوور بگرە هەتا لە دەرەوەی کوردستان لە ئەوروپایە لە جێەکانی تری دنیا بگرە کورد ئمڕۆ لە هەر کاتێک زیاتر هەم خاوەنی دەستکەوتە هەم لە هەوڵی ئەوایە کە خاوەن لە خۆی دەستکەوێت ئەمە سەرڕایەوەی کە کەم و کورتی هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە گۆڕانکاریەکانە جێگە و پێگەی خۆمان هەبێت بۆی بتوانین ببین بە خاوەنی ماڵ و ناسنامەی خۆمان پێویستەکە مواقعەت ببینین لەسەر مواقعە سیاسەتێکی ڕێکوپێک بکەین بۆ ئەوە ئەتوانێت ئێمە لە ماوە کار لەسەرەوەکەین لەسەر لەگەڵ هەندێک ڕێخستن و کەسایەتیە دانیستاندنمان هەبوو پێش هەڵبژاردن وامانەوێت لە دوای هەڵبژاردنیش پەرە بەوە بدەین لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە دەرەجەی یەکەم یا لە قۆناغی یەکەمە ئێمە کۆنفرانسی ئاشتی دیموکراتی یا کۆنفرانسێک بۆ پێکەوە کارکردن و پێکەوە ژیانکردن بکەین ئێمە کۆنفرانس ببەستین یا سنجیرە کۆڕ و کۆبنەوە ببەستین بۆ ئەوەی ئەو سیاسەتی کار و کاردانەوە بەرامبەر یەکسری کەم بکەینەوە لە بەرامبەرەوە سیاسەتی یەکتر قبولکردن و هاوبەشێتیکردن پێش بکەین لە هەمان کاتە لەسەر ئاسی عێراق لەگەڵ لایەنە سیاسی دیموکرات خوازەکان لەگەڵ یەکاتەکانی تری عێراقا ئێمە کاری بەم ڕەنگە پێش بخەین لەسەر ئاستی گشتی کوردستانیش کاری بەم ڕەنگە پێش بخەین ئەگەر بێت و بە جدیش لەسەرەوە بکەین ئێمە هێشتا کاتمان لە بەردەستە هەیە بۆ ئەوەی کە بتوانین لە گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کارێکی وا بکەین گۆڕانکاریەکان بە ئاڕاستەی خزمەتی گەلی کورد و گەلانی تریش بە ئاڕاستەی دیموکراتیا بچن لەم بوارە من پێم وایە کورد هەم ڕۆڵی لە میلەتانی کرد لەم کاتە زیاترە هەم دەرفەتی ئەوەی زیاتر لە بەردەستایە چونکە گەلی کورد بە حکمی ئەوەی گەلێکی بنبەست بووە لایەنی داخوازی ئازادی و داخوازی دیموکراتی لە ناو گەلی کورد و لە هەست نستی گەلی کورددا زیاتر لە پێشە ئەمە بێگومان شانسێکەدا بە گەلی کورد و لایەنەکانی کوردستان کە ئەگەر
دامەسوولێتەوە لە بەرامبەرەمە هەڵسکۆت بکەن بتوانن ڕۆڵێکی پۆزیتیڤ و ڕۆڵێکی باشتر ببینن بۆەوە بانگەوازی ئەمە بۆ لایەنە کوردستانەکان لەم مەرحەلە بەتایبەتی ئەو لایەنانی کە بۆ لە پەرلەمانی عێراق جێ خۆیان گرتووە هەر چوار لیستی کوردستان و گۆڕانی یەکگرتوون و کۆمەڵ کە بە گوێرەی ڕاگەیاندنەکان سبەینیش دانیشتنی هاوبەشەکەن بانگەوازیمان وایە کە لە چوارچێوەی سیاسەتێکی بەم ڕەنگی کە من باسم کرد بتوانن بەیەکەوە کار بکەن و بەرنامەیەکی وا دابڕێژن بتوان لەسەر ئاسی عێراقیش کاریگەریان لەسەر ڕۆکی ڕووداوەکان هەبێ لە هەمان کاتە ئەو دانیشتانە بێتە سەرەتایەک لە هەرێمی کوردستانە بۆ بەشداریکردنی لایەنە سیاسەکانی تر بۆ بەشداریکردنی هەتا ڕێکخراوە مەدەنیەکان و ڕۆشنبیران و خەڵکانی تر بۆی کە بتوانین دام و دەستگا و دەستکەوتەکانیشمان لە هەرێمی کوردستانە دیموکراتیزە بکەین ئەو دەستکەوتانی کە گەل بە ڕەنج و ئارەق و خوێنی خۆی بەدەستێناوە ببێتە ماڵی خەڵک هەر دەستکەوتێک هەر دەستگایەک پێگە و جێگە و ڕۆڵی خۆی ببینێ لە هەمان کاتە ئەگەر ئەمەمان کرد بێگومان وەک کاک دکتۆری شارکی دەکرد ئەو کاتە ئەتوانین دەستکەوتەکان لە هەرێمی کوردستان و باشووری کوردستان و عێراقا بکەینە پشتێک بۆ ئەو دەستکەوت و ئەو جوڵانەوانەی کە ئەمڕۆ لە پارچەکانێکی کوردستانە هەیە و جوڵانە و پێشکەوتنی لە پارچەکانێکی کوردستانی شابکەین بە پشتێک بۆ پاراستنی ئەو دەستکەوتانەی ئەمڕۆ لە باشووری کوردستانە هەمانە. بەڵێ باشە بەڕێز دیار غەریب سەرۆکی گشتی پارچارەسەری دموکراتی کوردستان زۆر سوپاس بۆ ئەو سێجار بەشداربوونەتان لە پرۆگرامی ئەم شەوی پێواژۆدا شۆتان باش. زۆر سپاس شەو باش. شەو باش. بەڵێ بەڕێز دکتۆر ڕێبوار من پرسیارێکم لە ئێوە کرد ئەڵبەتە بەشێک لە پرسیارەکە بەڕێز دیار غەریبیش وەڵامی دایەوە. ئیشی منی ئاسان کرد. ئیشی توی ئاسان کرد بەڵێ. بەڵێ ئەگەر بۆچونێکی جیاوازت هەبێ یان وەڵامێکت هەبێ لەسەر پرسیارەکە ئەڵبەتە هەم سەبارەت بە هێزی کورد سەنگی کورد هەم لە بواری سیاسیەوە هەم لە زۆر بواری ترەوە دەتوانرێ کورد دەتوانێت چی بکە بە تایبەتی ئێمە دەبینین ئالەم کاتانەیە زۆر لە سەرۆکی لیستەکان لیستە عەرەبەکانەوانەی کە لیستە براوەکانی هەڵبژاردن سەردانی کوردستان دەکەن و لێدوان دەدەن تەنانەت لێدوانی پۆزیتیڤیش دەدەن زۆرجار لەسەر داخوازەکانی گەلی کورد لە نێوان لێدوانەکان و لە نێوان کاری جدی یا بەرنامەی جدی لە پێکەنانی حکوومەتە دەبێت کورد مامەڵی چۆن بێ لەسەر مەرجەکانی لەسەر داخوازەکانی ینی ئەوە بەسەرەتایەکی زۆر باشە کە ئەوان بڵێن عەرەبەکان سەردانی کوردستانەکەن و لێدوانی پۆزیتیڤیان و پەیامی پۆزیتیڤیان بە کوردستانیە بەڵام لە بەرامبەر ئەوە وەکو پێشتر باسمان کرد بەڕاستی بێ کورد پرۆگرامێک و سیاسەتێکی زۆر ڕوون و ئاشکرایە بێ کە بەڵێن وەرگێت نەک بەڵێنێکی قسە بەڵکو بەڵێ ڕێکوتە نامەیەک لەگەڵ ئەو حکوومەتە ئیمزا بکە کە بڵێ بەیان بەم جۆرە بەشداریەکەین لە حکوومەتە خۆ ڕەنگە ئەمەنگە ئاسان نەبێ ئەو ڕێکوتە نامەیە چی و چی تیا بێت بەڵام کورد دەتوانێت کە ئەو تەقسیمەی لە عێراقا بۆ لە ئەنجامی هەڵبژاردنەکانە کورد دەتوانێت هەندێ مافی خۆی فەرز بکات لەبێ بە قەناعەتی منەوە بۆ چوونێکی باشە بەڵام ئەوەش بێ ئەوە ناغرێکە کورد لە کوردستانە ناتوانێت لە کوردستانە لە وەزام لە پرۆگرامێکی کاوتم شیر و تیر لەم دی و حەمرینەوە شیر و تر لە یەکتری بسۆن و لەو دی و حەمرینەوە بڵین براین ناکرێت ئەبێت لەم دی و حەمرین و لەو دی و حەمرینشەوە هەر خوشک و برابن بۆی بتوانن کە پرۆگرامەکەیان یا سیاستەکەیان جێبەجێ بکەن دەرفەتێکی زۆر باش ئێستا ڕەنگە چەند هەفتەیەکە بێت تا حکوومەت دامەزێت ئەگەر کورد بتوانێت سیاسەتی خۆی بنووسێتەوە کە کورد مەبەستم هەموو هێزە کوردستانەکانە کە ئەیانەیە بە چم مەرجێ بەشداری حکوومەتی داهاتوو بکەن هەم بۆ ئەوەی بەرچاوی گەلی کوردستان ڕوون بێت هەم بۆ ئەوەی بەرچاوی دۆستەکانیشمان لە عێراقا ڕوون بێت کە ئێمە بەچێ پرۆگرامی بەشداری بەلانی کەمە بۆی قەرەبووی ئەو شکستە بکەنەوە کە ئێمە باسی دەکەین بەڵێ باشە بەڕێز فواد ئێوە سەبارەت بۆ بۆچونتان چییە؟ بۆچینی من ئەوەیە بەیانی شەمە وابزانم کۆبوونەوەی سەرۆکی کوردستانە لەگەڵ هەموو لیستەکان لیستە براوەکانی کوردستان لە دوای هەڵبژاردنەوە یەکەم کۆبوونەوە هیوادارم لە سەشتی کۆنکریتی بڕیاری کۆنکریتی ڕێک بکەون بەرنامەیەکی هاوبەشیان هەبی و وەکو باسمان کرد لە سەرەتاوەش کە لەگەڵ بەغدا پێداگر بن شتەکان و ئەگەر پێداگری نەکرا گەرەنتیان وەرنەگرت تر حەدی بن
لە بڕیاردان و لە حکمیش مجارد بەشداریکردنە بەڵکو هاوبەش بن لە بڕیاری سیاسی لە عێراق مادەم سنگت هەیە مادەم کورسیتنەوە حەق خۆتە و ئەگەر وانەکەن هەر بەو شێوەی پێشووتر بی ئەوە ساڵ 2010 بۆ گەلی کورد لە کوردستانی باشوور بەڵکو ساڵ 1960 باشە چی گۆڕاوە بۆ نمونە لە ساڵی 2023 هەتا ئێستا ئەو دەموچاوانەیەکی ئێستا سەرانی لیستە سیاسیەکانن چەندین قۆناغ سەرۆکی وەزیران بوون و عێراق شتێکی ئەو تۆی لەباری دیموکراسی و هەنگاوێکی ناوە بۆ پێشەوە ئایا ئەوانە سیاسەکانی دوێنێ چی گۆڕاوە بتوان مەرجەکانی کورد جێبەجێ بکەن ئایا کورد دەبێ چۆن مامەڵە لەگەڵ قسەکانیان مامەڵە لەگەڵ لێدوانەکانیان بکە بەخۆی ئەگەر ئێمە پێش ڕوخانی سەدامش بگەڕێنەوە سەر مؤتەمەری لندن معارضە ئۆپۆزیسیۆنی عراقی و مؤتەمەری هەولێر ئەویش هەر ئۆپۆزیسیۆنی عراقی بوو پێش ڕوخانی سەدام خەڵکی وا هەبوو لە عەرەبەکان دەیگوت کورد نەک حەقی فیدرالی ئەوە هەیە بەڵکو حەقی دەوڵەتی سەربەخۆشی هەیە و ئێستاش هەر ئەو خەڵکەیە دەیەوێتن لە ڕووی دەستوری و حەقت بخوا دەیەوێت کات بەسەر ببە دەیەوێت مادەی 140 هەمال بکرێ و عێراقی ئایندا بتەوێنێتەوە یان عێراقێکی شۆڤینی عەرەبیە یان عێراقێکی تایفیە و لە هەردوو لاش بەنسبەت کورد هەر یەکەیتە لەبەرەوە کورد دەبێت وەکو هێزێک کە بێگومان لە بەشداری دەکات دروستکردنی حکومەت دەبێت زۆر ئاگاداری خۆی بی و تەجروبەی پێشووی هەمووی لە بەرچاو بێ و هەوڵ نەدا کات بە فیڕۆ بدا وەکو گوتمان شتی کۆنکریتی شتی بە بەڵگەوە داواکاریەکانی حەدیبی و غیری ئەوە ڕێتکەی لە پێش نییە وەکو گوتیشمان تۆ ناتوانانی حەدیبی لە داواکاریەکانت تۆ ناتوانانی پێداگیری بکەی ئەگەر لە ناوە خۆ لە کوردستان بەرنامەیەکی هاوبەش نەبی لە نێوان لیستەکاندا ئەوە زۆر گرنگە بەڵێ باش ئەڵبەتە ئێوە باستان لە خاڵێکی زۆر گرنگ کرد سەبارەت بە ئەمدی و ئەو دیوی حەمرین ململانیەکان بەڕاستی لە کاتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستاندا جۆرێک لە فرێڕەنگی مرۆڤ دەتوانانی بیبینێت لەگەڵەوەی کە توندوتیژی هەبوو لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا جۆرێک لە فرێڕەنگی و جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی قۆناغی ڕابردووە مرۆڤ دەتوانانی بیبینێ لە ململانەکانی هەرێمەکان هەرێمە دابڕاوەکان لە کوردستان و ململانەکانی دەرەوەی ئەوە کوردی ناچار دەکرد کە لێکدانەوەیەکی تر بۆ شێوەی ململانەکە بکە بەداخەوە کورد لەو ناوچانە نەیتوانی دەنگێکی ئەوتۆ بەدەستبێنێ بتوانێت سەنگی خۆی لە قۆناغی ڕابردوو بەهێزتر بکە بەڵام ئایا چۆن مامەڵە لەگەڵ ململانەکانی ناو هەرێمی کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ململانیە بکە ئایا پێتان وایە کە ئەو زەهنیەتی بەڕاستی ئێستا لەسەر دەسەڵاتە بتوانێت بە شێوەیەکی دیموکراتیانە مامەڵە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بکە یا ئۆپۆزیسیۆن بۆ خۆی دەتوانێت بە شێوەیەکی دیموکراتیانە مامەڵە لەگەڵ ئەو پرۆسەیە بکە کە ئێستا هەیە پرسیارێکی قورسی لێکردم ینی حەز ناکەم زۆر نەگەتیڤ بم ینی تۆ باسیەوەکە کە ئەو دەموچاوانی لە عێراقا نەگوەڕاون بەڕاستی ئەو دەموچاوانش کە لە کوردستانەوە نەگوەڕاون هەر عینی دەموچاون کە ئێمە لە ساڵی 91 بینین و هەرێنۆچن و هەر عینی قساکەنەوە ئەوە باوە باواز لەوەیان بێنم بەڵام خۆ ڕەنگە بتوانرێت ڕەنگەم پرۆگرامە بەشێک بێ لەوەی کە بتوانێت ئەوەی کە بەعرەی پێڵێن وعیەک یا هۆشمەندیەک بێنێتە ناو خەڵک و کە خەڵک داواکاری هەبێت ئەوە شتێکی زۆر گرنگە کە ئەگەر نەتەوەیەک هوشیار بێت بەڕاستیت لە سەڵاتێکی وشیاریشیە بێت بەڵام ئەگەر نەتەوەی وشیار نەبێت تەبەن ئەویش کێشەیەکی ترە بێت ئەو ئەلبەت لە هەموو وڵاتێکشا بە کوردستانی وەکو هەرێمێک خۆناغی پێش هەڵبژاردن و خۆناغی دو هەڵبژاردن جیاوازن لە خۆناغی پێش هەڵبژاردنە کۆمەڵێک پێشبڕکێ و کۆمەڵێک ڕەنگە لێدوانی تونند و ئەوانە بێ خەڵکی بڵین پروپاگاندە بۆ خۆیانەکەن و یا لایەنەکان پروپاگاندە بۆ خۆیانەکەن ئەیانە بیبەنەوە ڕەنگە جاری باریش لەسەرەوە بێکە پەلاماری لایەنەکەی بەرامبەریان ئەیەن ئەوانە ڕەنگە تا حدێک قبول بێ بەڵام ئەوەی کە لە کوردستانە قبول نەبوو گرتن و ئەو شتانە بوو بەڵام ئەوە تازە ڕۆی ئێستا لە خۆناغێکی کەین ئێستا خەڵک دەنگیاوە کۆمەڵێک لیست دەرچووە کۆمەڵێک هێزی سیاسی تازە لەسەر ساحەکەیە ئەو کۆمەڵە سیاسیەت کاتونتە ساحەی یا سەکوی سیاسی و کۆمەڵایەتی کوردستانەوە ناتوانرێ پشتگوێ بخرێن چونکە ئەوانە هێزی سیاسین بۆ نموناگەر گۆڕان وەرگری کە هێزێکی سیاسی پێشتر نەبووە ئێستا هێزێکی سیاسی تواز لە هەموو جێگەیەکی ترش بێنە لە سلەیمانیا لە پێش هەموو هێزێکی سیاسی ترەوەیە کوردستانیش تەنها سێ شارە یعنی ئەمە ناتوانانی فرامۆش بکەیت لەبەرەوە چارە نییە ئەبێ کاری لەگەڵا بکەیت بۆ نموناگەری گرتو ئیسلامی حساب بکەیت 4 کورسی هێناوە
تۆ ناتوانیت هێزێکی سیاسی فرامۆش بکەی کە چوا کورسیە ناوە لەبەرەوە ڕاستە لە ناو کوردستانە کۆمەڵێک سیاسەتی جیاواز هەیە لەسەر بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئەوەشم هەر قبوڵە بەڵام کە بەرەو بەغاچن ئەبێ لەسەر هەموو شتێکتری ناگری گومانی تیان نییە کە هێزە سیاسەکان هەتا پارتی وەکێتیش کە دوو هێزن بە حساب هینی ڕێکوتنامی استراتیژیان لە بەینە هەیە ناتوان لە بەغا لەگەڵ هەموو شتێک لەسەر هەموو شتێک کۆک بن کۆمەڵی شتێکە لە بۆچوونی جیاوازیانەیە بەڵام مەسەلەی چارە نووساز هەیە دەکرێت لەسەرەوە ناکۆک بن ناتوان ناکۆک بن لەسەر مەسەلە چارە نووسازەکان ناتوان ناکۆک بن کە ئەوانیش زۆر جار ماوتەوە ناوچەدا بڕاوەکانە بڵین یاساکانی نەوت و غازە هێزی ئاسایش پارێزە لەگەڵ مەسەلەی بوجەوشتیوە بەڵام بە بۆچوونی من تاکو ئەمڕۆ ئێمە بە هەڵە لەمانە نزیک بووینەتەوە یا سیاستمان لەمانە هەڵە بووە بۆچ ئەوێ بۆچوونێکی نوێ بینینەکایەوە وەکوەوەی کە باسی یاسای نەوت و گازم کرد یاسای نەوت و گاز نابێت لەسەر ئەوە دابنرێ کە ئێمە هەموو شتێ لە بەغا ئەشارینەوە نابێت لەسەرەوە دابمەزرێ ئەبێ قانونێکی شەفافە بێت هەم لە بەرامبەر حکوومەتی بەغا هەم لە بەرامبەر پەرلەمانی کوردستان هەم لە بەرامبەر خەڵکی کوردستان لە بەرامبەری عالەما بەوە ئەبێ خەڵک بزانێ نەک خەڵک هەموو ینی ئەبێ شەفا بێ نە خەڵکی کوردستان بەڵکو خەڵکی عێراق بێ بزان کە حکوومەتی کوردستان نەوت دەرەهێنێ و غازە فرۆشی دووپارەکەی چی لێت ینی تۆ وەکوڵێم نابێ سیاسەتی ئەمدی و حەمرێنێ بڵێ نابێت کەسەقی بێ بەسەرەوە بە لە سیاستی ئەودی و حەمرێنایمە هەموو شتێکمانەوێت ئەوە ناکرێت یعنی بێ کورد بەڕاستی لە بەخڵێتە بێت دەرەوە نابێت تۆ هەزاران هەزار پێشمەرگە و نووسیبێت و نەبێت لە پێڵم بندیوار لە کوردستان هەزاران هەزار هێزی پێشمەرگەی بندیوارە هەبێ هەمووی موچەی لە بەغاوەیەت و بە بەغاش بڵێ تۆقە نییە مە چەند پارەوەرەگرین یعنی ئەم پەیوەندی کەس قبوڵی ناکات تۆ قەی ناکات بەغا دەوڵەتێکی چەوسێنەر بوو پایتەختی دەوڵەتێکی چەوسێنەر بوو باغی داد نەبووە باغی زوڵم بووە خۆت شەفاف نەبی ناتوانین داوا لە بەرامبەرەکەی شەفاف بکات تۆ هەزاران هەزار ناوە نووسیوە تۆڵی ئێمە قانونی هینمان هەیە بارزی خۆمان نەوتە فرۆشین ئەمە لە هیچ وڵاتێک لە ئەوروپاشان نییە بەریتانیاش ناتوانێتەوە بکات ئەبێ قانونێکی نێودەوڵەتی بێ خەڵکی ئامە خەڵکی ببینێت ئەبێ ئێستا ئەوە کۆمەڵی کێشەی قانونی ناوەتە پێشەوە کە خەڵک لە کوردستان ناکرێت چونکە دەستگایەکی بڵین ئەوەی کە پێڵێن مەحامی یان پارێزەری ئەوروپی ناتوانێت بەشداری بکە ئەگەر قانونێکی شەفاف نەبێ ئەوانەش ئەمەی بە قانونی نێودەوڵەتیە فرۆشێنەوە نەوتوشتانە یعنی ئەوەیە لەبەرەوەی کە ینی بەڕاستی ئەگەر دەردی نزیگاڵ بیکوڵێنم بۆ وشەیەک ئەڵێم ئەبێ ماڵ ئاوا بکەیت پێشەوەی بەرە بەغا بڕۆیت بەڵێ باشە بەڕێز فواد پێم وا بێ پێنج خولەکێکمان ماوە لە کاتی پرۆگرامەکە ئەگەر شتێک لەبیرتان من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم وا لە لیستە تازەکان ئەوانەی کە تازە دەچنە بەرلەمانی عێراق بەتابەتی لیستی گۆڕان و یەکگرتوو و کۆمەڵ بابەتێک هەیە دەوروژێنم بابەتی زیندانیانی سیاسی کوردستان ئەو سێ پارێزگایە بە پێی یاسای ژمارە چواری ساڵی 2006 کە لە حکوومەتی عراقی دەرچووە بە پێی دەستوری عراقی دەرێ هەموو زیندانیە سیاسی دەبی ڕێزی لێ بجورێ و قەرەبوو بکرێتەوە بەو مەبەستە مالیکی کە ئێمە پێشتر نەمان دەناسی نوێ لە سیاسەتی عراقی لە 15 پارێزگا تەنانەت لە ناوچەکانی ژێردەستی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ نمونە کەرکووکە مەحموود لەوانش قەرەبووی هەموو زیندانیانی سیاسی کریتەوە بە پێی ئەو یاسایە کەچی لە کوردستان نایکەن من لێرە پرسیار دەکەم دەرم ئیسرائیل کاتی خۆی کە کارەساتی هۆلۆکۆست ڕوویدا کە هەموو جوولەکەی لە ناو چوون دوایی کە دیکتاتۆریەت لە ئەڵمانیا ڕووخا هیتلەر وەکو حکوومەت واجبی ئەخلاقی خۆی هەستا چاوەڕە هیچ کەسەکی نەکرد بە بەرلەمان و بە حکوومەت یاسایان دەک قەرەبووی هەموو خەڵکەکەی کردەوە دواتریش تا ئێستا ئەوە لە ئەڵمانیا وەردەگرێتەوە تۆ وەکو حکوومەت هەتا ئێستا بە خەڵکی کورد ناڵێ بۆچی نایکەم هەتا ئێستا حسابت بۆ نەکردو وەکو کێشەیەکی هەڵواسراو لە نێوان تۆ و بەغدا و هەتا ئێستا ئامادەش نی بە واجبی ئەخلاقی خۆت هەستی لە بەرلەمان لە کوردستان لەبەرەوە من داوا دەکەم ئۆپۆزیسیۆن ئەوەی کە تازە چوونە بەرلەمان ئەو سێلیستە گۆڕانە کۆمەڵە یەکگرتووە ئەو خاڵە لە بەرچاو بگرن چونکە زیندانیانی سیاسی چینێکن لە کۆمەڵی کوردی لە باشووری کوردستان یەک و دوونینە ئەوە خاڵێکی دیکە ئێمە لە بەشەکانی دیکەی کوردستان هەتا ئێستا خەڵکمان هەیە دەگیرێ و دەکوژرێ و ئیعدام دەکرێ و تازەترین بابەت بۆ منە زەینەب جەلالیان لەبەر ئەوە من بەش بە حاڵی خۆم ڕۆژی 27 مانگ یعنی چەند ڕۆژێک لەمەوە بەر 23 کۆمیتەیەکی ئامادەکارمان لە هەموو حزبەکانی کوردستانی گەورە بەبێ جیاوازی بەبێ حساسیت دروست کردووە بۆ
پێداگرتن لەسەر دیفاعکردن لە زیندانیانی سیاسی ئەو بەشانەی کاتا ئێستا ئازاد نەبوونە لەبەرەوە من داوام ئەوەیە لە هەموو حزبەکی کوردستانی هەموو بەشەکانی کوردستان مەهماکانە ئایدۆلۆجیە جیاوازە هەر بیر و باوەڕێکت هەیە ئەگەر زیندانی سیاسی هەیە پەیوەندیمان پێ بکە بۆ دیفاعکردن بۆ بەرگریکردن لەو زیندانیانەی کە ئێستا لە ژووری ئیعدامن بۆ نمونە 2000 مناڵت هەیە لە خواروی تەمەنی 18 ساڵ و لە تورکیا دەست بەسەرن بچووکترینیان بێریڤانی تەمەن 15 ساڵە بۆ نمونە خەڵکێکت هەیە وەچی ڕێبەری کورد لە ئیمرالی لە ژووری ئیعدامە ئەو پەڕی نابرۆڤایەتی تەسەڕوفی لەگە دەکرێت ژەهری دەرخواتێت بۆ نمونە زەینەب جەلالیانت هەیە لە ژووری ئیعدامە جگەرەی بەسەر جسمی دەکوژێنەوە نە ڕۆژەکە نەدووە 21 لاوی کوردت هەیەوە محکومە بە ئیعدام ئیتر ئەوانە هەموو من داوا دەکەم کە خەڵکی کورد لە هەموو بەشەکانی کوردستان پشتگیر بن لەو مەشروعە چونکە ئێمە دوور لە حزبایەتیش باڕێکخراوێکمان هەبی لە ڕووی مافی مرۆڤ خاوەنددارێتی لە زیندانیانی سیاسی بکە سبەنێ ئەو زیندانە سیاسی لە سێدارە دەدرێ و ئافرەتە خۆ دەبێ ئێمە کورد لە بەشەکانی دیکەی کوردستان خاوەندداری لێ بکەین لەبەرەوە بانگەواز دەکەم وەکو ئەندامی کۆمیتەی ئامادەکار هەموو حزبەکانی کوردستان بەبێ جیاوازی پەیوەندیمان پێوە بکەن لە باشوور لە باکوور باشووری بچووک لە ڕۆژهەڵات بۆ دەوڵەمەندکردن و بۆ ئامادەکاری بۆ کۆنفرانسی زیندانیانی سیاسی کوردستانی گەورە ئەلبەتە بەبیرت بێنمەوە ئەوە زۆر جار هاوکارانم لە باشووری ڕۆژئاوای کوردستانە بە باشووری بچووک حساسیەتیان هەیە هەستیاریان هەیە باشووری ڕۆژئاوا دەڵێن زیاتر وەگرەوەی باشووری بچووک بڵێن تەنیا بۆ بیرێنانەوە بەڕێز دکتۆر ڕێبوار پێم وابێ دوو خولەکمان ماوە دوو خولەک باش ئەگەر دواوتتان بگرم بەڵێ وڵی منەختە زێر فشارەوە دوو خولەک سوەک من بەڕاستی هەر ینی هیوادارم کە ئەقلێتێکی تازە بێتە ناو کوردستانەوە کە خەڵک وا بزانم هەواڵیش بە تەلەفۆن کە بەشداری کرد ئەوەی وت کە یەکترمان قبول بێت ینی ڕێز لە یەکتری بگرین حساب بۆ لایەنی سیاسی کە بکەین کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لە کوردستانە بەڕاستی بکرێ بە بەرژەوەندی هەموو لایەکە ئەوانش کە ڕەنگە پەیوەندیە بێ بە دەسەڵاتەوە بازێکی پەیوەندیشی هەیە بە خەڵکەوە ینی کۆمەڵێک شتی ینی گۆڕانکاری لە کوردستانە تەنها لە دەسەڵاتەوە نییە بەڵکو ئەبێ لە سیستمی خوێندنەوە دەست پێ بکرێت لە هەموو لایەنێکی ترە و هیوادارم هەمویان موفق بن یان ڕاستی شتێکی کەم نییە بەڵێ باش زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح چاودێری سیاسی و هەروەها بەڕێز فواد زیندانی هەروەها چاودێری سیاسی و بەڕێز دیار غەریب سەرۆکی پەچەدەکە کە سێجا لە پرۆگرامەکەدا بە شێوەیەکی بەردەوامە میوانێکی پرۆگرامەکە بەشداری لەگەڵا کردین هەتا بەرنامێکی پێواژۆ شەوگارتان شاد بێت.